للأسف لا. مموعي لجاتا شو يا دورة أمانة شازة بشكل أكرم من هذا كعكس غير مايكل كي وتخلى يكون رشدي هەموو بەخێربن زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان بۆ سیمپۆزیۆمی هاوبەشی هەرسێ ڕێکخراوی ئازادبوون بۆ تاگەرایی و تواناسازی ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوی بیما بۆ مافە مەدەنی کۆمەڵایەتەکان بۆ مافە ئابووری کۆمەڵایەتەکان ئەم سیمپۆزیۆمە بەناونیشانی هاوارێک بۆ ژینگەی کوردستان پیسبوون و تێکچوونی ژینگە ئەرکی ئەمڕۆی سبەی سەرەتا زۆر داوای لێبوون نەکەین کە ئێمە ناچار بوون هۆڵی ئۆفیسی ڕێکخراوەکەی خۆمان بەکاربێنین بۆ ماوەی زیاد لە 10 ڕۆژ ئێمە لە ناو سلێمانیا لە هەوڵی بەدەستێنانی هۆڵی گەورە و گونجاوە بووین کە لەم کەشە گەورەیە ئێمە بتوانین پێشوازی لە دۆستانی ژینگە و چالاکوان و هاوڕێیان بکەین بەڵام لەبەر کۆمەڵی هۆکاری زۆر کێسە نامە سەری ئێوەی پێ بێشەنم ئێمە نەمانتوانی هەرێکۆ بە هۆکاری جاجا یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کێشەی کارەبا و دابین نەکردنی کارەبای ڕئیسی بوو یا بە بڵێن کارەبای نیشتیمانی بوو لەو کاتێک کە ئێمە ئەمانی چالاکیەکە جێبەجێ بکەین بۆیە زۆر داوای لێبوون نەکەین لەم ئێمە دوو پانێڵمان هەیە پانێڵی یەکەم بە ناونیشانی ڕەوشی هەنگووکەی ژینگەی کوردستان هۆکارەکانی پیسبوون و تێکچوونی ژینگە لەم پانێڵەدا کاک خالی سلێمان و خاتوو شابوومان لەگەڵا لە پانێڵی دووەما قسە لەسەر ئەرکی ئەمڕۆ سبەینێمانەکەین لەبەر ڕۆشنایی یاسا بەکاربەرەکان کە کاک مارکۆنۆزار بەڕێوەی ئەبا خاتووشایان و کاک عەلی ئەحمەد بەردارن لەو پانێڵەی دووەما لە پانێڵی یەکەمە کاک خالید قسە لەسەر مەترسیەکانی بەردەم ژینگەی کوردستان ئەکا کاک خالید ڕۆژنامەنووسی تایبەتمەندە لە بواری کێشەکانی ژینگە و گۆڕانکاری کەشوهەوا
ڕاوشکاری ژینگەیە لە ڕێکخراوی ئینتەرویوزی نێودەوڵەتی نووسەرە لە سایتی دەرەکی لوبنانی و ڕاهێنەری ڕۆژنامەوانیە لە بواری ژینگە و کاریگەریەکانی گۆڕانی کەشت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا. خات و شاگوڵ قسە لەسەر گرنگی کەمپینی نێودەوڵەتی خات بپارێزە دەکات. و شاگوڵخان توێژەر مامۆستایە لە دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی، ماستەری هەیە لە بواری ژینگە، ئەندامی دەستەی بەڕێوەبردننی تۆڕی زەویە، لە هەمان کاتا ئەندامی تۆڕی گەشتپێدانی پەیڕەوە و ئەندامی کەمپینی خات بپارێزە. زۆر سپاس بۆ ئامادەبوونی میوانەکانمان. لەم پانێڵە سەرەتا بە کاک خالید دەست پێەکەین لەبەر تەسەلسولی بابەتەکەی. پێمان خۆشە قسە لەسەر مەترسیەکانی بەردەم ژینگەی کوردستان بکات. ئەم مەترسیانە چین؟ چ بەشێک یان ناوەندێک لە ژینگەی هەرێمی کوردستان پیس بۆ یان تێکچووە؟ ئایا هەردووکێتی یان پیسبوون چییە، تێکچوون چییە؟ ئەگەر پێناسێکی ئەوشمان بۆ بکەیت. هۆکارەکانی ئەم پیسبوون و تێکچوونە چییە لە هەرێمی کوردستاندا؟ و لە ئاستی ناوخۆییەوە یا لە ئاستی جیهانیشە ئەم پیسبوون و تێکچوونی ژینگەیە چۆن ئەبنێت؟ جەنابەت 15 خولەکت هەیە. فەرموون. سپاس هەڵێسان، سپاس بۆ هەماوەریان کە لێرن. بەڕاستی هەوڵەیەم زۆر بە کورتی لەبەروی کاتەکە کەم بوو، نامێ کاتی شاگوڵخانیش بۆ کاتی تۆش هەمووی بە کورتی سەرنج هەیە بیخەمە بوو. یەکەم شت ئەوەیە ئەبێ لە خاڵێک وەدەست پێ بکەم کە ئەمڕۆ کوردستان مەناخی کوردستانە با بڵێم کەشی کوردستان لەژێر کاریگەری کەشی حەوزی دەریای سپی ناوەڕاستایە. حەوزی دەریای سپی ناوەڕاست ئەمڕۆ هەردوو بەرەکی بەری باشوور و بەری باکوور کەوتووەتە ژێر لە فەرهەنگی ژینگەیە بەچی ئەناسرێ ئەڵێن خاڵی گەرمی ئەو کاریگەریانەی کەوا گۆڕانکاری کەشوهەوا دروستی کردووە. بۆ چونکە ئەم ناوچەیە جگە لە ڕۆخەکان لە ڕۆخی دەریاکان لە خوارەوەی بە عەرەبی پێوە المناطق الداخلية ئەوانەی کە زیاتر بیابانن یان نیمچە بیابانن، ڕووبەرێکی زۆر کەمی سەوزاییتیایە، پۆشاکی ڕۆکی زۆر کەمە و هەروەها سەرچاوەیەکی کەمی دەرامەتە بەردەوامەکان یان با بڵێن renewable resources ئەوانەی تایە. بۆ نمونە لەم ناوچەیە تەنها لە ساڵ 2 ئاوی سازگاری دنیا لەم شوێنەیە، بەڵام لە ساڵ 6 دانیشتوانی جیهان لەم شوێنەیە دانیشتوون. ئەمانە هەڵبەتە ئەگەر باس لە هۆکاری مرۆیی بکەین، لە هۆکاری جیۆگرافی بکەین، بەڵام ئەگەر باس لە هۆکارەکانی تریش بکەین کە زیادبوونی دانیشتوان، زیادبوونی داخوازی لەسەر ویزە، زیادبوونی داخوازی لەسەر ئاو، هەموو ئەمانە لەگەڵ کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا ئەم ناوچەیان کردوتە خاڵی گەرم. لەبەر ئەم هۆیانە کوردستانیش جیا لە جاران کەوتووەتە بەر ئەم تەوژمەوە. کاریگەریەک بۆ نمونە ئەمڕۆ ئێستا ئێمە هێشتا لە مانگی 6 ئەمڕۆ قسەی گەرمە لە سا بگورە 43 زیاتر بوو. ئەمە زۆر کەم ڕوویداوە لە مێژووی کەشی کوردستانیان، بەڵام بابن مەناخی کوردستانە. هەڵبەتە هۆکارەکان دوو هۆکارە. هۆکاری یەکەم وەڕاستەوخۆ ئاسەوارەکانی گۆڕانکاری کەشوهەوان. ئەمەش هەڵبەتە هەر مرۆڤ، هەر چالاکی مرۆڤ، هەر چالاکی پیشەسازی، چالاکی کشت و کاڵ، چالاکەکانی تری مرۆڤ لە پشتەوەی ئەمەوەن، بەڵام ئەمە دیاردەیەکی گلۆباڵە. یعنی ئێمە دیاردەیەکە قابلی چارەسەر نییە لە کوردستانە. ئەوە ئەبێ بڕیارێک هەبێت لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەو وڵاتانەی کە ڕێژەیەکی زۆری گازی گەرمکەرەوە ئەخەنەکەشەوە، وەک مەسەلەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، وەک چاینا، وەک بەرازیل، وەک هیندستان، وەک وڵاتانی یەکێتی ئەوروپا. بۆیە بەرپرسیارەتەکە هی ئەوانە، چونکە هەموو ناوچەی کە بەنزیک پێڵەن مینا ریجن یان با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا لە سا 4.9 گازی گەرمکەرەوە ساڵانە ئەخەنە کەشەوە. لە کاتێکە هەردوو وڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و چاینا هەردووکیان بەتەنیا نزیکەی لە سا 40
گازە گەرمکەرەوەکان ئەخەنە کەشەوە کەواتە لێرە ئێمە لە ڕووی گۆڕانکاری کەشوهەواوە هیچ بڕیارێکمان بەدەست نییە بەڵام ئەتوانین کاری بۆ بکەین هۆکاری دووەم کە ئەوش گرنگ کەمتر نییە لە هۆکاری یەکەم تێکچوونی من لێرە هەڵبەتە وڵامی پرسیارەکەی تۆ ئێمە هەڵوێستخان بەشێکی ڕاستە بخۆ تێکدانی سیستەمی ژینگەیە کە بە عەرەبی پێڵێن التەداول البیئی ئەم تەداولی بیئیە یاڵداڵێن ئەم تێکدانی ژینگەیە هۆکاری ڕاستەوخۆی خۆمانی ئەوش زیادە ڕووی لە بەکارهێنانی ئاوە زیادە ڕووی لە بەکارهێنانی سەرچاوە سروشتەکانە وەک دار وەک خاک وەک هەموو شتەکانی تر و هەروەها ممارساتی ئەتوانم بڵێم نائێتیکی یان نائەخلاقی لە ڕاوکردنە لە ڕاوکردنی ماسیە لە ڕاوکردنی ئاژەڵە لە ڕاوکردنی گیانەوەرەکانە هەڵبەتە ئێمە لە زۆر جار لێرەوە سەرنجتان بۆ شتێک ڕایکەشن زۆربەی زۆری ڕێکخراوەکان کە باس لە سیستەمی ژینگەی ئەەکەن باس لە ژینگەی شار ئەەکەن ئەمە خۆی بەڕاستی ئەتوانم بڵێم بۆشاییەکە ناڵێم غەڵەتە ڕاستە ئەبێ باسی ژینگەی شار بکەین بەڵام ژینگەی شار بە شێوەیەکی ڕاستەخۆ لەژێر کاریگەری ژینگەی دەرەوەی شارایە ئەگەر ئێمە بێت و لە شوێنێکی وەک کوردستانە ئەتوانین لێرەوە مەسەلەن ئەمە گەرمیانە ڕۆژ پێش چەند ڕۆژێک لە گەرمیان بوون تەماشاکەن ئەمە جۆیە هەموو بستێکە ئەمە هەروە کەوتووە ئەم ساڵ لەبەر بێبارانی تەماشاکەن ئەمە شوێنێک ئەمە بۆ ماوێکی ئاو لە گەرمیانە ئەم ساڵ بەم شێوەیە هەنێک شوێنم بینی لە ڕۆژانی پێشوو لە گەرمیان لە مێژووی ناوچەکەیە بێئاوی بەخۆیەوە نەبینیوە بەڵام ئێستا چۆڕێک ئاوی تیانە کەواتە ئەم نەبوونی ئاوە وا لە ئاژەڵەکان مەبەستم گیانەوەرە کێوەکانەکە چونکە ئاژەڵ زیاتر بۆ ئاژەڵی ماڵەوە بەکارێنی ماڵەکان ئەڵێم گیانەوەرە کێوەکان ڕەو بکەن گیانەوەتر لە ئاسکەوە بگرێت لە گورگەوە بگرێت لە ڕێویە بگرێت لە باڵندەکانیشەوە بگرێت ڕەو بکەن ئەمە کاریگەریەکی ڕاستەوخۆی گۆڕانکاری کەشوهەوایە بەڵام لە پاڵ ئەوەیە شتێکی تر هەیە ئەو چالاکی مرۆیی هەیە ئەو چالاکی مرۆیە چییە؟ ڕاوکردنێکی بێشوماری گیانەوەرەکێوەکانی تەنانەت ئەو گیانەوەرانەش کە گۆشتیان ناخرێت بۆ نمونە ڕێوی هەر ئەکوژرێن گورگ ئەکوژرێن بۆ لە شتێک کلتورێکی وا بۆتەوە کە گورگ ئەبێ بکوژرێن نابێ بژی بەمەرجێک گورگ یەکێکە لە گیانەوەرە هەرە گرنگەکان لە پاراستنی باڵانسی ئیکۆسیستەم و هەروەها مار و هەروەها مێرووەکان و هەروەها باڵندەکان لێرە بەهۆی نەبوونی ئەم کەمبوونی ئاوەوە گیانەوەرەکان نامێنن یان ڕەو ئەکەن یان لە تینوە ئەمرن یانە برسان ئەگەر شتێکتان پێ بڵێم هەڵبەتە ئەمە وێنەیەکە ئەم ساڵ من دیاریم کرد ئیشەکانم لە گەرمیان نابێ بەڵام ساڵی پێشوو لە کوێستان ساڵی پێشوو لەکوێوە دەستم پێ کرد لە دوکانەوە بەرەو کوێستانەکانی پشدەر لە لای قەڵاتجێ و هەروەها لەم لاشەوە لە لای هەڵەبجە تا سازان و هەروەها لەو لە باشووریشەوە باشووری سلێمانیەوە تا چیاکانی قەرەداخ هەمان شتە بینی هەمان دیاردەم بینی بۆ نمونە ئەگەر ئێوە پێم وایە زۆربەی زۆرتان قۆپیەکانی قەراخ شارەزان قۆپی دوا قۆپی کاکەوێتە پشتی دەربەنی خانەوە لەم دیەوە لە ژیانە ئەم شوێنە بێ ئاو نەبووە ساڵی پار بە چۆڕ ئاویکیا بوو کانیەکە کانیەکی زۆر دەبوو لە ڕووی ئاوە بە چۆڕ ئاویکیا بوو ئەو کانیە وای کردووە نەک تەنها ئاژەڵەکان تێرکان ببێتە تۆڕێک ببێت هەڵەیەک بۆ ئاژەڵەکان بۆ چونکە ئەمڕۆ ڕاوچیەکان چی ئەەکەن ئەچن ئەو شوێنانەی کەوا بە تۆڕ ئاویان کاماوە لەوەیە ئەوەستن ئەزانن بەیانیان یان ئێواران چونکە بە ڕۆژ ئاژەڵەکان دەرناچن خۆیان ئەشارنەوە لەبەر گەرما و هەروها لەبەر ڕاوچیش ئەگەر پێتان بڵێم لە بەیانی سەعات چواری بەیانیەوە ئەمە هەفتەی پێشوو لە 4:30 بەیانیەوە من لە ماڵ دەرچووم تا نیوەڕۆ ناوچەیەکی فراوان گەڕاوم بەپێ یەک ڕێوی بەچاو ئەمە ئاماژەیەکی خەتەرە ئاماژەیەکی ترسناکە بۆ چونکە گەرمیان
ناسراوە بە پێدەشتی ئاسکەکان ئاسک نەماوە هەڵبەتە ئاسک نەماوە بەڕاستی ئەتوانم بڵێم هۆکارەکەی بێئاوی نییە چونکە پێش ئەم بێئاویە ئاسکەکان نەماون چونکە ڕاوێکی زۆر ئەکرد بەداخەوە دەڵێم ئەوانش کە ڕاوەکەن خەڵکی دەستڕۆیشتون خەڵکی ئەم حیزبانن خەڵکی ئەوانەی خاوەن نفوزن بە سیارەی ئەگەر خۆشیان نیکەن کە سوکاری خۆیان ئەمێرن ئەو جۆرە ڕاوانە بکەن و بەداخیشەوە ئەیڵێم تا ئێستا پۆلیسی دارستان هیچ ڕۆڵێک نابینێت تەنانەت ئەگەر پۆلیسێکی دڵسۆزیش هەبێ ئەوە سیارەکەی بەنزینی کیانیە بۆی بڕات پارێزگاری لەو شوێنە نەکات جگە لەوەی پۆلیسێک کوژرا لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم مەسلەیە ئەمە وای کرد پۆلیس ترسێکی بکەوێتە دڵەوە کە بەدوای ئەو بابەتیان نەچێت لەلایەکەوە لەلایەکی ترەوە لە هەنێ شوێن لە ناوچەکانی دەربەنی خان پۆلیسەکان خۆیان پۆلیسی دارستان خۆیان ڕاوەکەن ئەمەش یەکێکە چەند دەقەمەوە کاتت ماوە پێم خۆش لێرە پرسیارێکی دەکەم کاک خالد ئەگەر بابەتەکەت وەڵی بابەتەکە ئەتوانیت تێکەڵێکی لەگەڵ وەڵامی پرسیارەکەت زۆر باشە باسیتەوە کرد کە لە ساعە دوی ئاوی خواردنەوە یان ئاوی سازگار لەم ناوچەی ئێمەیە لە کاتێکا لە ساعە 6 دانیشتوانی سەر گۆی زەوی لەم ناوچەیە لە ئێستا ئێمە تووشی قەیرانی کەم ئاوی بوونەتەوە لە هەرێمی کوردستانە جاجا ینی ئەبینی لە هەولێر لە سلێمانی لە شار و شارۆچکەکان دەنگوت ئەوە هەیە کە خەڵک باز لە کەم ئاویەکە یان ئەبێ ئاو بکرێت لە هەمان کاتا دیاردەی بە بیابان بوون کە دوێنێ ڕۆژی بەرەنگاردبوون وشت بوون بوو لە هەمان کاتا زۆربوونی نەخۆشیە درێژخایەنەکان گەرمبوونی گۆی زەوی گەرمبوونی هەرێمی کوردستان وەکوی کە ئاماژە و پێیە برینەوەی دارەکان لە هەرێمی کوردستان لە گۆیژا لە ئەوانە ئەیبینی لە ئەمازۆن ئەمانە بۆتە سەردەری قسە و باس خەڵک ئێستا قسەی لەسەرەکە خەڵک قسەی لەسەرەکە ڕێی ئێوە لەم بارەیەوە چییە؟ ئەمە خاڵێک یان پرسیارێک خاڵێکی کە باست کرد خاڵی کە جەناب باس لەوە کرد ئێمە هەمومان بەرپرسین لەم تێکچوونی ژینگە کە ئەڵێ ئێمە بەبەستی تاکە یان بەستی سیستەمیشە یان تاکو سیستەم خۆی بەگشتی لە پرسیاری کۆتایی بەدەست یەکەم بەبەستم سیستەمەکەیە چونکە ئێمە تا ئێستا ژینگە و کلتوری ئایکۆلۆژی نەخراوەتە ناو سیستەمی پەروەردە و فێرکردنەوە بۆیە مرۆڤی ئێمە فێر نەبووە ڕۆڵی ئاژەڵ چییە ڕۆڵی گیانەوەرەکان چییە لە ناو ئیکۆسیستەمە بۆ نمونە ئێمە تا ئێستا نازانین بەرازێک ئەکوژرێ بەبێ ئەوەی ئەوە لێک بینەوە کە بەرازەکان ڕۆڵێکی ئێجگار گرنگیان هەیە لە زیادکردنی دارستانە بۆ چونکە ئەو بەروبوومانەی ئەیخۆن بەرازەکان لە شوێنی ئەمڕۆ لێرە ئەژین سبەینێ لە سەرشنارەژین دوو سبەی ئەڕۆن لە تانجەڕۆ ئەژین بەم شێوەیە ئەم هەم کە ئەیخۆن لەگەڵ خۆیانە لەگەڵ پاشەڕۆیان ناوکەکان بەجێڵن ئەمە بێتە هۆی زیادبوونی ڕوبەری دارستان بۆیە ئەمڕۆ گیانەوەرەکان تەنها ئەوە نین ئێمە بڵێن وەڵام مافیان هەیە بە دڵنیاییەوە چونکە لە کۆتاییە کۆمەڵگەی زەوی من دەستڕاژەی کۆمەڵگەی زەوی بەکارهێنم کۆمەڵگەی زەوی تەنها لە یەک مرۆڤ لە سایەکی کۆمەڵگەی زەوی پێکەهێنێت لە سانەوەی ئەندامەکانی تر هەموو سپیشیزەکانی تر باڵێن جۆرەکانی تر کەواتە لێ بەڵام ئەم لە سایەکە بۆتە هۆی نەهامەتی بۆ لەسانەوە ئەمە گرفتێکە ڕیاوە بۆیە ئەبێ لەم بووە ئایکۆلۆژیەوە باسی ئاژەڵەکان بکەین باسی گیانوەرە کێوەکان بکەین چی ڕۆڵێکیان هەیە هەڵبەتە لێرەشەوە گەینە و قەنەعەتی کرد بوونی دار یان بابوونی دارستان کە کوردستان لە ماوەی 50 ساڵی ڕابردووە لە سا زیاتر لە 50 دارستانەکانی دەستداوە بوونی دارستان ڕۆڵێکی ئێجگار بنەڕەتی هەیە لە سووری ئاوا لە سووری ئاوا بەڵام ئێستا بەهۆی نەبوونی پۆشاکی ڕوەکیەوە لە کوردستان تەنانەت ئەمە ڕەنگی داوەتەوە لە بادابارینیشە ئێوە تەماشاکەن ئەم ساڵ لەم دیوی قەراخەوە باران ڕێژەی بارانبارین باشتر بوو بەڵام لەو دیوی قەراخەوە ڕێژەی بارانبارین کەم بوو ئەمە بۆ هەڵبەتە لێرە ئەمەوێت ئاماژە بە دراسەیە کە ساڵی 2022 لە زانکۆی MIT ماساچوست ئەنستیتیوت لە ئەمریکا بڵاوبووە و من خۆم یەکێک بوودەوانی
مقابلێکی دوور درێژن لەگەڵ نووسەری بابەتەکە کردووە و بە زمانی عەرەبی بڵاوبووەتەوە باس لەوەیە ئەم دانەبارینە لە شوێنێک و دابارین لە شوێنێکەوە ئەمە ڕێک پەیوەستە بە چیەوە پەیوەستە بەوەی زۆربەی زۆری ئەو هەڵمانی کەوا لە ئاسمانە لەکوێ دائەبارن لەو شوێنانەی کەوا زیاتر پۆشاکی ڕۆکی هەیە لەو شوێنانەی کە پۆشاکی ڕۆکی نییە هەوای ڕۆژئاوا بای ڕۆژئاوا زیاتر زاڵە کاریگەری هەیە بۆ نمونە ئەبینین لە سلێمانی بۆ بووماوەی 2 ڕۆژ باران هەیە بەڵام لەو دیوی قەراخەوە ئەم ساڵ هیچ بارانی نەبوو بەڕاستی یعنی متابعەیەکی بەردەوامی ئەم بابەتەم کرد و پێشتریش ساڵی 2020 لەسەر ئەم بابەتە ئیشم کرد و نووسیمە بۆیە هەموو کۆکارەکان لە کۆتاییە هەڵوەسخان تێکەڵکێشە بن بابەتی کاریگەرەکانی گۆڕانکاری کەش و هەوا لەگەڵ دەستێوەردانی مرۆیی لە مەسەلە ژینگەیەکانە هەڵبەتە ئێمە لێرە شتێک هەیە لە کوردستانە لە ڕووی پێناسەکردنەوە لە ڕووی مەفاهیمەوە زۆر جار تێکەڵەکرێت ئێمە گۆڕانکاری کەش و هەوا و هەروەها تێکدانی ژینگەی و هەروەها پیسبوونی ژینگەش تێکەڵەکرێت خۆی پیسبوونی ژینگە دەرەنجامێکی ڕاستە و خۆی تێکدانی ژینگەیە بۆ چونکە ئێمە ئەو هەموو ڕێژە زۆرەی گاز بەکارێنین لە بەرهەمینانی کارەبایە لە بوونی ڕێژەیەکی زۆر ژمارەیەکی ئێجگار زۆری ئۆتۆمبیل و هەروەها نەبوونی سیستەمی گواستنەوەی گشتی و هەروەها ممارەساتی کشتتوکاڵی ئەنسیستەنبوو غیر مستەدام ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی گاز جگە لەوەی ئێمە سیستەمی ژینگەیمان تێکەچێت جگە لەوەی ئێمە هەمەجۆری یەکێک لەو خاڵانەی کە بەڕاستی ئەمە لێرەوە سەرنجی هەمووتانی گۆڕانکێشن و هەروەها ڕێکخراوەکان تێکچوونی ژیانی هەمەجۆریە ژیانی هەمەجۆری لە کوردستانە کەوتۆتە ژێر مەترسیەکی گەورەوە یانی چی لە شوێنێکی وەک گەرمیانە گورگ نەمێنێت ئاسک نەمێنێت ئەمە یانی چی ئەم ناوچەیە لە کۆتاییە چۆڵەکرێت ئەم چۆڵکردنە ئەبێتە هۆی ڕەو لێرە مەسەلە ژینگەیەکان تەنها ژینگەی نین تەنها ئەوە نین وەڵا برادێک لەسەر فەیسبوک بۆ نووسم وڵای کاک خاتۆ سەر و سووکە بۆ خۆت لەناو ئەم سروشتەیە دیت و ئەڕۆیت و بۆ نووسی وەڵای کاکە کراتی ئەچمە سەرکانیەک ئاوی تیان نەماوە ئاژەڵێک ئاو نیە بخواتەوە ئەوە من تووشینە خەمێکی گەورە ئازم بۆیە مەسەلەی ژینگەی مەسەلەیەکی خەتەرێکی ئەمنیە یعنی مەترسیەکی وجودیە تۆ ئەمڕۆ جگە لەوەی ئێمە هیجرەیەکی داخلی لە ناو کوردستانە مەسن ئەو هەموو لادیانەی لە کوردستان لە گەرمیانن ئەگەر بێت و ساڵێکی تر ئاو نەوێنێ هەمویان ناو شارەکانەوە لە ناو شارەکانە پێویستیان بە کارە پێویستیان بە نیشتەجێبوونە پێویستیان بە ئاوە پێویستیان بە وزەیە ئەمانە دابین نەکراون کەواتە لێرە بارگرانی زیاترەکە بۆیە ئەبێت لە ڕوویەکی ئابوووریەوە لە ڕوویەکی استراتیجیەوە باسی ژینگە بکەین هەڵبەتە من قسەکانم بە یەکشت کۆتایی کەسماوە بس ما فيديو كنت كم ترلي خلاك من ئەوە زۆر بەقەلە تەماشای ببورن لەم شوێنە شتێکتان پێڵێ من مناڵ بوو لە گەرمیان ئەمە چەمێک بوو ناوی کانیبانەیە لەم چەمەیە خاڵم مەرەزەیە کرد لەم چەمەیە من و خوشکێک لە خۆم گەورەتر کە مناڵ بووین بێچووی لەقلەقمان گرتووە عادەتەن لەقلەق لەکوێ ئاژی لەقلەق لەو شوێنەیەژی کە ئاو هەیە کە بۆق هەیە کە ماسی هەیە چونکە ئەمانە سەرچاوەی خواردنی لەقلەقەکان لەقلەقمان گرت باوکم پێوتین کوڕم کچمەوە بۆچی و بچکەکان ماڵای بێن بۆ ماڵەوە تر باوکم بە شێوەیەکی کلتورێکی خۆرسکانەوتی نابێت چونکە ئەم لەقلەقانە مارە خۆن ئەگەر ئێوە بچکەکەی ببن ئەوە لەقلەقەکانیش ئەڕۆن اینجا مارەکان لەسەر ڕێگا زۆرە بن اینجا ئێوە چۆن گەین و ئەڕۆن وڵات ترسان و بەرمانە ئەمە ئەم کلتورە خۆڕسکیە نەماوە لە کوردستانە باوکم پیاوێک بوو نەخوێنەوار بوو نێزانێت بتایە ژینگە چیە بەڵام تێگەیشتی ئەو کلتورە خۆڕسکیە جا ئەم وێنەیە بۆ پیشاندان ئەم وێنەیە پێش 40 ساڵ ئاوی تیا بوو بەرەزەی تیا بوو
ئێستا وەک ئەیبینن هەروە دیارە کە ئاوی بەخۆیەوە نەبینێ بێت هەڵبەتە ئەمە خواردترە ئەو شوێنی کە هێشتا کەمێک شێی پێوە ماوە هەمووی بۆتە ئەو جۆرە قامشە لێرە کۆتایی بە قسەکان مێنم هەڵبەتە قسەکانی من بگرن قسەکانی من وەک ڕۆژنامەنووسێک ڕاستە ئەبێ قاعدەیەکی با بڵێن بنەمایەکی زانستیم هەبێ بۆ ئیشەکەم بەڵام ئەوەی کە ئەیگەڕمەوە لێرە تەنها وەک ستۆری ڕۆژنامەوانی ئەگەڕمەوە من وەک ئەکادمیەک ئیش ناکەم لە بواری ژینگەیە من ڕۆژنامەنووسم زۆر سپاس بۆیە زۆر سپاس زۆر سپاس بۆ پێشکەشکردنی ئەو بابەتە شاگوڵ خان ئێوە بفەرمونون دەبارەی ڕۆڵی ڕێکخراوەکان بەگشتی لە پرسە ژینگەیەکان لە کوردستان و لەو پرسانی کە خالید ئاماژەی پێیاگەریەوە پێتان خۆش بێنە پاپەیەکتان هەبێ و ئەگەر بکرێ باسی ڕۆڵی کەمپینی نێودەوڵەتی خاک بپارێزە باسی ئەو کەمپینەشان بکەیت باشە فەرموو شاگوڵ خان فۆڵدێرەی خوارەوە بەنسبەت ڕۆڵی ڕێکخراوەکانەوە لە پاراستن ژینگە لە دنیایەوە ڕۆڵێکی گرنگیان هەیە نەک ڕێکخراوە ژینگەیەکان من لە ئەو کۆبنەوەی کە باس کرابێ وتومە خەمی ژینگە ناخەمی ڕێکخراوەکان نین پێویستە هەموو تاکێک بە خەمی خۆی بزانێن لە ئێستا ڕێکخراوەکان بەپی توانە دەرخیان نەکردەوە بەڵام هێشتا بەپی پێویست نیە ئێمە توانمان زیاترێکە طبعا ڕێکخراوەکان بەتەنیا ناتوانن ڕۆڵی کاریگەریان هەیە ئەگەر هاتوو حکومەتیان بژنە بێت ئەگەر هاتوو جهەتێکی ڕەسمی نەبێت و پشتیوان لێبکا بۆ ئەو ڕێوشونانی کە یەکەم نەبێت بۆ پاراستنی ژینگە بچێتە بواری جێبەجێکردن بەنسبەت کەمپینەکەی کەمپینی خاکپارێزەوە حەزەکەم ئاماژە بۆ بڵێم کە لە ئێستای گەورەترین کەمپینی ژینگەیە بۆ پاراستنی خاک و لە سەرەتاوە ئێمە کە پەیوەندیمان کرد بە کەمپینە سەرەکیەکەوە کە خۆی بە ناوی سەیف سۆیڵەوە بوو بەڵام ئەم کەمپینە کە ئەعلان کرا بە زمانی ئینگلیزی بوو و ئێمە پێمان خۆش بوو وەک هەر وڵاتانی تر کە ئەم کەمپینە چێتە هەر وڵاتی لە وڵاتانی کە لە کەمپینەکەیە پلانی بۆ دانراوە بۆ زمانە بڵاوەکرێتەوە پێمان خۆش بوو زمانی کوردی شێکی بڵ زمانانە و ببین بە بەشێک لە کەمپینەکە وەک هەرێکی بڵ وڵاتانی ترکێن هیچمان کەمتر نیە و ژینگەی کوردستان گرنگێکی زۆری پێکە پێویستەکانە کەمپینێک چەنەهاییشی جدی بۆ بکرێت کەمپینی خاک بپارێزە خۆی ئەگەر تەرجمەی حرفی بکەین لە ئینگلیزیەکەوە خاک بپارێزە نییە بەڵام ئێمە بپارێزەکەمان بە جوانتر زان وەک لە ڕستگارکار وەک لە هەر مستەڵحێتیکە هیوادارم لە ڕووی زمانوانیەوە ڕەخنەمان لێ نەگرن لەبەر ئەوەی کە کەلیمەکە جوانتر بوو ئێمە بۆیە ئەو کەلیمەمان بژۆن ئەم کەمپینە خۆی بە ئەساسا لە سەرەتایە لەلایەن ئیشا فاوندیشنەوە پلانی بۆ دانراوە و واگەشەی بۆ کراوە کە ساتبوو و دامەزرێنەری ئیشا فاوندیشنە و ئەم کەمپینە چەنەها جهەتی تر لە پشتێوێتی وەکو لێتەوێتەکان وەکو بەکراوی WHO FAO و UNCCD و زۆربەی جامیع مەعتەبەرەکانی دنیا داتا زانیاری ئەپدەیت ئێن بە کەمپینەکە و لە درێژایی کەمپینەکەیە پشتگیری داتا و زانیاری ئەکەن بۆ دەوڵەمەندکردنی کەمپینەکە بۆچی ئەڵێن خاک بپارێزە بۆ لە ئێستا باسی خاک ئەکەین لەبەرەوەی کێشەی گەورەی ئێستا وەکو کارخانەی ئاماژەی پیازۆر بە جوانی باسی کرد بەڕێز زیاتری لەو ڕۆژنامەنووسێ بەڵام کەسێکی ئەکادمیش ئەگەر بێت باس لە پێشە ژینگەکان بکە بۆ ڕێکوپێکی هەر باسی دەکات و من ئاسانیی بۆ من کرد کە پێویست ناکات زۆر باسی کێشە ژینگەکانتان بۆ بکەم زیاتر لەسەر کەمپینەکە قسەتان بۆ ئەەکەم گرنگی هەموو ئەو کێشە ژینگەیانی کە لە کوردستانە هەنەوە ئەو مەترسیانەی کە نەتیجای ئێمە بەرکەوتنمان هەیە ئەگەڕێتەوە بۆ پیسبوونی خاک و لە ناوچوونی خاک بەداخەوە لە ئێستاە و بەخۆشمەوە کە ئێمە بێئاگا بووین و نەبوونی زانیاری و داتای باشمان لە بەردەستانە بووە هەتاکو ئەم کەمپینە ئێمە چاومان کرایە و ئاشنا بووین پێی کە خاک وڵاتی گشتبووین کە ئێمە مالانیهایە خزمەتمانەکە و تاکو تای دنیا خاکێکی بێت ئێمە لەسەری بژین کە خۆراکمان لەوێ دەست پێوەیە کە بتوانین ڕووپۆشی سەوزایی لەسەر زەوی بمێنێتەوە بەڵام بەداخەوە ئەو داتانە زۆر ترسناکەن بۆ لە ئێستاە پێمان ئەڵێن کەوا خاک بەرەو لە ناوچوونەچێ بەداخەوە
چۆن لە کۆنا باسی هەمووتان بیستانێت کە دایناسۆرەکانی پرازیان کردو بەڵام بە ئێستا بەداخەوە خاک لەو مەترسیە گەورەیە کە بەرەو لە ناوچوونە چێ حەز ناکەم بترسن من داتاکان ڕۆژانە ئەخوێنمەوە بەرکەوتنم هەیە بەڵام بە ئێستاە بۆ کەمپینەکە میلۆدیەک دانراوە بۆی ئەو خەما بڕەوێنەوە ئەو داها زانیاریانی کە هەیە لەسەر خاک بە ئێستا زۆر زۆر بێتاقەتکەرە و مەترسی هەیە لەسەر بوونمانەوەی خۆمان زیندەوەرانی کەش لەسەرسەری گرنگی ئەم کەمپینە بە ناوی خاک بپارێزەوە گرنگێکی لەوایە کە هەموو جیهانی کۆ کردوکە تەنها لەسەر کەمپینە لە ئێستا لە هەموو دنیای دەوەتی کەمپین کە بۆ ژینگەکرابێت ئەمەیە و حەزەکەم بچمە ناو تەفاسیلی کەمپینەکەەوە کە فکرەکەی لەکوێوە هاتووە و پلانەکە چۆنە خۆی کەمپینەکە پلانەکەی وایە بۆ ماوەی 100 ڕۆژ قۆناغی یەکەمی بریتێ لە بڵاوکردنەوەی هۆشیاری لە سەرتاسەری دنیاە بۆ پێی ئەو پلانی کە دانراوە لە مانگی 12 کەوا لە ماوەی 100 ڕۆژە حەملەیەکی ئیعلامی گەورەی بۆ بکرێت و هۆشیارێکی زۆر بڵاو بکرێت و لەسەر کێشەکانی خاک و لە ناوچوونی خاک کە لە ماوەی ئەو 100 ڕۆژەیە ئێستا بوو کە خۆی دامەزێنەری ئیشا فاوندیشنە بە سواری ماتۆڕەکەیەوە لە پلانە 30,000 کیلۆمەتر بڕێت و لە ناو ئەو وڵاتانیا بڕواکە لە لەندەنەوە دەستی پێکردووە لە 23 سێوە هەتاکو هەند باشووری هەند کۆتایی بە کەمپینەکەی و قۆناغی یەکەم دوای قۆناغی یەکەم قۆناغی جێبەجێکردن بە کرداریکردنیەت کە چارەسەرکردنی کێشە ژینگەکانی ئەکرێت بە شێوەیەکی فعلی طبعا لە ماوەی گەشتەکەیە کە لە بەریتانیەوە دەستی پێکردووە کە ئەگاتە بەریتانیا کەمپینەکە بە زمانی ئینگلیزی بڵاوەکرێتەوە پاشان هەموو داتازانیاریان لەسەر پیسبوونی خاک و لە ناوچوونی خاکی بەریتانیا ئەخرێتەوە پاشان لەگەڵ سەرکردەکانی ئەو وڵاتەیە دانیشتنەکرێت لەسەر ئاسی وڵات قسە ئەکرێت لەسەر کێشە ژینگەکانی بە تایبەتی پیسبوونی خاک و پاشان لە کۆتایی ئیڤنتەکە کە بە وڵاتە وڵاتە ئەوروپا و دەستی پێکرد بە ئەڵمانیا بە رووسیا بە فەڕەنسا عەفوا رووسیا نا لە ئێستاە بە فەڕەنسا و ئەڵمانیا و وڵاتەکانی تری یەکێتی ئەوروپایە تێپەڕیەوە کە لە پلانە چەند 25 وڵات دانراوە بەڵام لەبەر هەنێ هۆکار هەنێ وڵاتی تر لەبەر ناحیەی ئەمنی و دەبرێت بە شێوەی پیادەڕەویە ئەمە لەبەری مۆتۆسکلەکەوێتی ئەتوانێت وڵاتانیا بڕۆ لە پلانە بوو کە ئێمە هەوڵێکی زۆرمان ناکە بێتە کوردستانیش بەڵام دەبێت لە پلانە نەبوونەوەی پێشترە وایە ئەمە لە باشیمان بۆ بکردایە نەیانتوانی بێن لە کۆتاییە هەدەف لە کەمپینەکە ئەوەیە کە کۆدەنگیی گەورە دروست بکات لەسەر ئەوەی کە 3.5 ملیار خەڵک لەسەر ئەم کەمپینە ئیمزای بکات و کۆدەنگی دروست بکات و لە هەر بارودۆخێکیشە کە کۆدەنگیی ئاوا گەورە ئێستا ڕێژەی دانیشتوان 7.8 کەس ئەبینیوەی دانیشتوان حسابکە و بەروژور لەسەر پرسێک کۆدەنگی دروست بکە ئەبێ بە بڕیار و ئەم بڕیارە بە بڕیارێکی جیهانی و ئەبێت هەموو پابند بن پێوەی گرنگی کەمپینەکە لەمە خۆی بگیرێتەوە حەزەکەم بچمە سەر ستایلی دوای ئەوە کە ئەمە وەکو باسم کرد بە سکێشێک حەزم کرد لە بەردەمتانە بێت کە چۆن گەشتەکە دەبیدایەتەوە لەمانی 12 دەستی پێکرد و ئێستا کە لەمانی 6 لە هەندە و کۆتایی بە 100 ڕۆژەکەی هەندێک لە 15 حەوتە ستایلی دوای ئەوە بۆچی باشە کێشەکە لە چییە؟ هێن باسی کێشەی لە ناوچوونی خاکەکەی ئەیوەسینەوە بە چیەوە؟ بۆ باسی خاکەکەی، بۆ باسی هەوا ناکەین، بۆ باسی ئاو ناکەین کە ئێمە چەند ساڵاکە باسی کێشە ژینگەیەکانەکەین ئەڵێن گۆڕانکاریەکانی کەش و هەوا پیسبوونی ئاو سەرچاوە ئاوەکان بەڵام ئەوەی بیرمان چوو بێ خاکەوە یعنی لە 2012 من خۆم کە بەرکەوتن هەیە لەگەڵ کێشە ژینگەیەکانەوە لەگەڵ ئەو ڕێکخراوانیان یاخود لەگەڵ ئەو کەسایەتیانی کە نیشتمان کردووە زیاتر فۆکەس یاخودمان خستووتە سەر ئاو هەوا بەڵام خاک لە هەنێک پرسی کەما یاخود کەسانی مختصیشیان لەسەر کردووە قسەیان لەسەر کردووە لە ئێستا خاک موادی مادەی ئەندامی تایە کەم بووتەوە ئەو ڕێژەی کە پێویستە بە خاکە هەبێ کێشە سەرەکیەکە خۆی کێشەکە زۆر گەورەیە بەڵام ئێمە جەوهەری بابەتەکە ئەوەیە کە و کەمپینەکەش خۆی کە پلانی بۆ دانا و دراسە کراوە کێشە سەرەکیەکە لە کەمبوونەی مادەی ئەندامیان لە خاکە بۆی ئەم کێشەیە چارەسەرکردنی هەر چییە داوای لەو بنەکەم تەبەنیزی حازرم کردووە لەبەرەوەی خۆی هەر لەسەر چاوکی خۆی وەرگرت و حەزم کرد و خۆی بۆتان پیشان بەم و بیبینە سۆلیوشن یاخود حل بۆ ئەم کێشەیە چیە گەڕانەوەی مادەی ئۆرگانی بۆ خاک بە ڕێژەی لە ساسێ بۆ 6 یعنی مینیمەم لە ساسێ نابێت کەمتر بێت ئەگەرەوە کەمتر بێت کار بەسات بۆیە کە لە ئێستاە لە سەرتاسەی دنیا ئەمە تەنها ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە هەژاردەشینەکان ناگرێتەوە ئەوروپا ئەو کێشەیە هەیە داتەکانی دواتر پیشانتانێن کە ڕێژەیەوان لە مادەی ئەندامی لەکوێیە
وچی بکەین بۆ ئەوەی ئێمە مادی ئۆرگانیک جاری کەم گەڕین ئێمە زانیمان کێشەکە چییە یا زانیمان حەلەکەی چییە ئەی چی بکەین کەواتە پێویستەکە ئێمە ڕۆبەشی سەوزایی زیاد بکەین وە لە عینە کاتا سێبەر بۆ ئەو شوێنانی کە ڕووتەنان کە داری بێناڕێ بگەڕێنەوە بۆی خاکێک بێت کەوا زیندوو بێت کە مادەی ئەندامی تیا بێت کە زیندەوەرەکان و زیندەوەرەکانی ناوخاجاری کە ژیان بکەنەوە ئەو شێوە ئەو مادە ئەندامی لە خاکا بگرێتە خۆی کە ژیان تیا بەردەوام بێت. سلای دوای ئەوە حەزەکەم چەند داتایەکتان پێ بڵێم کە بۆچی ئێمە قسانە ئەەکەینانی حەز ناکەم لێرە من باسی داتایە بکەم کە بەستە چاوەی پژاز نەکرابێتەوە داتاکان پێمان ئەڵێن ئێمە تەنها بەداخەوە 6 ساڵمان لە بەردەمایە بۆ ئەوەی کە بتوانین خاچێکمان هەیە بە زوونی بمێنێتەوە دوای ئەو 6 ساڵە کە بە ئێمە بەرەڕووی ئەوە ئەڕۆین خاچێک نامێنێت کە هیچ زیندەوەرێکی تیا بژی و بەخۆشمانەوە کە ئێمە خۆراک نەما کە سەوزایی نەما ژیان لەسەر زەوی نامێنێت ئەگەر ئێستا ئێمە ئیشی بۆ پلانی ئەم کەمپینەش لە قۆناغی دنیا لەوە دەستپێکا کە تەنها 15 ساڵی داهاتوومان لە بەردەمایە کە ئیشی جدی بۆ بکەین لە 2050 ئەو داتانی کە UNCCP لە 2020 داخستویانە هەبوو لە سانەوەی هەموو ئەو زەویەی کە هەمانە لە دەستین یعنی بینە بەرچاوی خۆتان تۆ لە سانەوەی زەوی لە دەست بین ئێمە ئەبێ ژیانمان چۆن بگوزارێت لەسەر زەوی و لە ئێستاە بەداخەوە لە ساڵ 52 زەوی کشتوکاڵەکانمان لە دەستداوە ئۆڕێدی یعنی ئێستا حالیان ئێمە لە ساڵ 52 لە دەستداوە لە سەرتاسەری بۆی زەویە یعنی تەنها باسی یەک وڵات ناکەین کاتێک کە زەوی خۆی ئەم پیکە لە دەست هەیە و ئەو سەرچاوە سوشتێنی کە کاری زۆر جوان ئەمەژێت پێە زۆر بە شێوەیەکی نازانستیانە و هەڕامێکی ئەشێوێنرێت توانای گردانەوەی ئاو و گردانەوەی ئاو لە خاکە خۆی گرنگی زۆری هەیە تەنها بۆ ئەوە ناکە ئێمە کەڕووپۆشی سەوزایی پێڵێتەوە لەسەر زەوی لە کاتێکە کە بارانێکی زۆر ئەبادێت بە موسمی بارانبارینە لافا و کارەساتی سروشتی بەدەخوای ئەهێنێت و لە عینەن کاتە بە ئێستا لە ئەمریکایە کە ئێمە کە باسی وڵاتەکانی دەرەوە ئەکەین وڵاتی ئەوروپا ئەوانە باسەکەین ئەڵێ ئەوان پێشکەوتونە ڕۆژ ژینگەوە بەپێی ئەو پێشکەوتنیش کە هەیەە لەبەرەوەی شێواندنی خاکدا ئاستێکە کە بۆ شێوەش ئەوان فریان ناکەون کە پارێزگاری لەو خاکە بکەن کە هەیەە لە ئێستا لە ئەمریکا لە ساڵ 50 ئەو بەشێک کە پێوتە تۆپ سۆیل یاخود ئەو بەشێک کە زیندووە و بەشی خاکە کە ئەتوانێت خۆراک و سەوزایی لەسەر بێت لە ساڵ 50 لە ئێستا لەدەستداوە لە عینەن کاتا بەرهەمهێنانی خۆراک لە 20 ساڵی داهاتوو ئەگەر ئێستا ئیشی بۆ نەکەین لە ساسی ئەو خۆراکی کە بەرهەمێنرێت کەمە دێتەوە لە عینەن کاتا بۆی زەوی بە شێوەیەکی زیندوو بمێنێتەوە ئاماژەم پێیا پێویستە ڕێژەی لە ساسێ مادەی ئەندامی تیا بمێنێتەوە و لە عینەن کاتا لە ئێستا لە هندستان پرۆتینی خۆراکی لە سەوزەکانیان لە ساڵ 60 کەمی کردووە لە ئەمریکا لە ساڵ 87 ئەو مادەکان زیانی کە لە سەوزەی ئەمریکایە هەیە کە وڵاتێکی پێشکەوتووە کەمی کردووە یعنی ئێستا ئێمە برسێتێکی شاراوە لە خۆراکی هەموو دانیشتوانی سەرکەوی زەویە هەیە کە ئێمە هەستی پێ ناکەین ئەویش دەستدانی بەها خۆراکی بێتی بۆ نمونەیەکی زیندوو کە هەموو مادەی تێبین و ئاسان بێت ئەم ڕێژانە لەوانەیە قرس بێ بۆ تێگەشتن بەڵام ئەگەر نمونەیەک بێنەوە بۆ بەڕێستان ئەگەر هاتوو ئێمە پرتەقاڵێک ئێستا بخۆین بۆی ڤیتامین سی بان لەوی دەست پێێت بۆ ڕۆژێک ئەوە ئێستا لە پێویستە 8 پرتەقاڵ بخۆین بۆی تامیزی ئەو کەمی خۆراکی مادە خۆراکی پێ کە لەمیوان هەیە حەزەکەم خارجی بڕۆی لە سلایدەکانەوە لەسەر خەریتە حەزم کرد هاوڕێ ببینین داتاکانی کە باسم کرد لەسەر خەریتە کەوا تەنها یەک وڵات ناگرێتەوە سەرتاسەی دنیا ئەگرێتەوە کە ئێمە خۆمان خاکمان گەڕانەوە بۆ شێوە زیندویەکی پێشووی ئەوە چەند گۆڕانکاریی گەورە ڕوئیان لەسەر بۆی زەوی کە ئەو داهاتی کە جوتیارێک کە بە شێوەیەکی سەرکی پشتی پێبەستێک کە کشتوکاڵە داهاتی بەرز دەبێت و ئێمە خاکمان بە شێوەیەکی زیندوی هێشتەوە بە دڵنیای ئەوانی کە پیشیان جوتیاریە و کە پیش بە کشتوکاڵە بەستن دەختیان بەرز دەبێتەوە و لە هەژاری ئەپارێزرێت و هەروەها ڕێژەی دۆکسیدی کاربۆن لە هەوای کەم دێت و کاتێک تۆ ڕێژەی سەوزایی ئەپارێزیت لە سەر بۆی زەویە ڕێژەی دۆکسیدی کاربۆن کەم ئەبێتەوە و ئەو دیاردووی گۆڕانی کەشوایی کە ئێستا ئێمە باسی ئەەکەین و دنیا باسی ئەکات ڕێژەی دۆکسیدی کاربۆن کەمە بێتەوە لە عینەن کاتە توانای گردانەوەی ئاویش جارێکی تر ئەگەڕێت بۆ خاک و ئێمە کەمی ئاو لە ئەو ناوچانی کە تووشی کەمایی بێتەوە ڕزگارەکەین زۆربەی سەرکردەکانی وڵاتە پشتگیری ئەم کەمپەیناکەن حەزەکەم بزانن کە پێمان خۆش و ئێمەش وەکو هەرێمی کوردستان وەکو عێراق کە ئێمە سەر عێراقین لە ئێستا بەداخە وڵاتی خۆمانمان نییە لەسەر ئاستی عێراق ئێمە
پەیوەندیمان هەوە لەگەڵ کەمپینەکە و وڵاتانی دنیا بەڵام ئێستا ئێمە وەکو گروپێک هەوڵی ئەوەیە کە حکوومەت بێنی لەسەر خەت و بتوانین ئێمەش بەشی بین لەو کەمپینە بێت. ئەو دەموچوانی کە ئیبینە زۆربەی کەسانی بەناوبانگە کە هەموو پشتگیری ئەم کەمپینە ئەکەن دەوانەیەکە هەمویان دەناسی زۆربیان دەناسن. ئەم خاڵی گرنگە بەلام و ئاماژەی پێدەم هەڵدەستان کە لە 2015 حەڤە خاڵ هەبوو بۆ لە دوێگوتەکاندا بۆ هەموو کێشانی پرستە کاسەی گۆی زەویە هەیە. ئەو حەڤە خاڵە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەموو هەساری گۆی زەوی بوو بە کێشە جیاوازەکان لەسەر هێرشیان ژینگە و پلاندادا تا 2030 ئەم خاڵانە ئەگەر هاتوو هەمووی بچێتە بۆی جێبەجێکردن بە ساڵ 50 چارەسەر بکرێت ئەوە ئینجازێکی گەورە و دەرەنجامێکی باشە. 12 خاڵ ئەوانە کە پەیوەندی بە پاراستنی خاکەوە هەیە کە ئێستا ئەمە گرنگیی تریا بە کەمپینەکە. ئەگەر هاتوو حەزەکەمە هەڵگرم بۆ پرسیارەکان کە ئیشا فاوندیشن چیەگە پرسیاران هەبوو و لە کۆتاییشە ئێمە مجموعەیە پیجمان هەیە لە سوشەڵ میدیا لە فەیسبوک و ئینستاگرام بە زمانی کوردی هەموو ئەو داتا و کۆنتێنتانی تیایە کە لەسەر پاراستنی خاک و لە ناوچوونی خاک ئەخێتەوە بوو وەلە عینە کاتانی کەمپینەسەرێکی کەشی بەسەرە کە پێم خۆشە ئەگەر مەجالتان هەبوو لە کاتی خۆتان ببن سەیری هەموو وڵاتانەکە کە تیا وڵاتگاوەتەوە. یەک ڤیدیۆی چونکیشم پێ حەزم کرد لە بیدایەتی قسەکانە پیشانی بەم بەڵام وتم لەو پرسیار کرا لەو کاتەیە نمایشەکەین. زۆر سپاس شاگوڵ خان بۆ ئەو پرێزنتێشنە یان بۆ بابەتە زۆر سەرنجڕاکێشەی کە پێشکەشتان کردین و بۆ هۆڵماندوونی کە وەکو گروپێک ئەتوانێت بگرن کار لەگەڵ ئەو کەمپینانەکەن. لێرە ئێمە ئەمانەوێت پرسیاری بەشداربووان وەربگرین بەڵام تکایە بە ئاگامان لە کات بە ئێمە تەنها 20 دقەمان هەیە. سەرەتا ناوەکان وەرەگرم 20 دقەکە دابەشەکەم و دواتر کە خالید و شاگوڵخانێکی 5 خولەک کاتیان هەیە چکەمە پانێڵێکی کەمان ماوە و پانێڵەکەیش پێویستە لە سەعاتێکە کۆتایی بێت. ملكو ميكو محمد عثمان داروان سرخيل ايوه بلان كاك ياسين ايوه نعم نسيت جناب بينو بقول جنابت بقولنا بينتهي جنابت ئێستا 11 کەس ناوی 11 کەسی نووسیوە ناوی ناسەکان 11 کەسمان هەیە 11 کەسمان هەیە تکە زۆر بە کورتی یعنی ئەوەی کە پرسیاری هەیە چ پرسیارێکیە و بۆ چ بە ڕێزێکێتی لە ماوەی یەک خولەکە بۆی دواتر کات بین بەوان و وەڵامی پرسیارەکان بنەوە. کات میکۆ وڵات دەستان خۆش بێ سپاسە بۆ دوو هاوڕێن دەستان خۆش بم پرسیارم لیان نییە بەس من هەندێ ڕوونکردنەوەم هەیە واریشم پێیە ئەگەر مەجالم بێت ماش سپاس دەکەم. سەرەتاش ئەوەیە بەبن تاموتە من لە خزمەتان هەبووم بۆ لە سروشت و ئانەیە ئەم کۆڕەمان ڕێەکە خست بەڵام دەستان خۆش بۆ جێگای شانازیە کە مرۆژی لە پارێزان و لایەنە سیاسیەکان و نوێنەری ڕێکخراوەکان ئەبینم لێرە. حقیقەت ئەوەی هاوڕان باسییان کرد مەترسیەکی گەورە لەسەر ژینگە هەیە لەسەر سێکتەرەکانی ژینگە ئاسیاڵە گەزەکە هەیە چی ئاو چی هەوا چی خاک. بەداخەوە ئەوەی کە ئێمڕۆ لە کوردستانە بەدی ئەکرێ ئێمە بەدەستی خۆمان وا کردووەتە جەنجاڵێکی گەورەی ژینگەیەوە کە سەر ئەنجام دی دەرناچین. دەستمان بردۆ بۆ سۆشتی خەتەرناک، دەستمان بردۆ بۆ بڕینەوەی دار، دەستمان بردۆ بۆ ئفلیشکردنی خاک کە دەیان مامەلی چیمەنتۆ ئێستا لە کوردستانە کار دەکات کە شاگوڵخان خۆی بەندە شارزایی هەبێتەوەیە. ئەو مامەلانە کاڵێوتە بوتۆزا ئەکای هیچ نییە ئەوتە بوتۆزا کاژێکە خاتە سەر خاک کە هیچ بەروبوومێکی پشت و کاڵی نەیاڵێ. حەزەکەمەوە زان کە بە تایبەتی ئێمە شەریکەی لاڤاز لەسەر ئاستی عالەم کە 180 کارگە و کۆمپانیای هەیە ئەوە یەکێکە لەوانەیە کە لە بازیان کە بە بەردەوامی ژینگەی ناوچەکە خسۆتە مەرکزیەوە هەتا کوسلێمانی و کەلار و ئەو شوێنانە ئەوەی تا خالی پیشانیدا بەشێکە لەو دوو کەڵی چیمەتۆیەکە لە کەلار نیشتووەتە سەرەوە ئازار ئیفلیتی کردووە. یانە گەجاران ئێمە لە جوتارێ بپرسین بڵێن قزناقێکە نممان تۆ کردبێ دە قزناق بەرهەمی بوو بێ ئێستا سێی هەیە ئێستا نابێ ئیفلیجە بێت.
ئەمە لەلایەکی تر مەسەن سلێمانی پارێزگای سلێمانی دوو ناوچەی پیشەسازی گەورەی هەیە ئەبێت ئیشی لەسەر ئێستا ئێمە بە پێ و ئامارەی کە لامانە وەکو کە بەو ژینگە پارێزە ئێمە ئیشمان لەسەر کردووە خەتەر ناکە ینی کارەساتی مرۆیی ڕوو ئەدا ینی هیچ مەترسن لەو مەسەلەیە چونکە ئەیبینین بە چاو خۆمان یانی چەند ساڵێکی تردا بێ و شتە ئەبینین لایەن دوورنیە لەم شارەیە ئێمە هەستین بەیانی دەخەونن 50 کەس بە یەکۆ مرۆ من لە تیڤەکانیش ئەمن بۆ ڕای گشتی ئەلان کردووە ئێمە سایەنسا ڕۆژانە ئاماری نەخۆشخانەی دیوا پێمانەڵێ 15 هاوڵاتی بەڕەگەز کورد تووشی نەخۆشی سەرەتان و ئێمە چینە لەگەڵ دوکتۆرە بەڕێزاندا 9 پیسبوونی ژینگێ لە هەستی ڕەگەزەکەمان پیس بووە مەسەن دەربەنی خانکاخایی خۆی لەو منطقەی خۆتان ئەگەر زۆرتان لێبێ مەسەن زۆر جارێ ئاوی ئەم شارش و ئاوی دەربەنیخانیش ئەگۆڕێ مەسەلەن کەش و هەوا جاری وا هەیە ئەم دووکەڵ و تەبوو بۆگەنە هەچی خەڵکە یعنی بێزاری کردووە والحاصل ئەمە ئەگەر لە سلێمانیدا بۆیە شتێکی تر کاتم دێتێت ئێمە لە هەولێری ژەماشتا لە هەولێری ژەماشتا ئێمە ئاماری ڕێکخراوی سەوزی نێودەوڵەتیمان لایە کە 50 پایتەختیان وەرگرتووە لەم 50 پایتەختەیە کە سمپۆڵی هەوایان وەرگرتووە یەک لەوانە پایتەختی هەرێمی کوردستان هەولێر هەواکەی پیس بووە جا بۆیە ئێمە کێ زۆرمان کار بەدەستی زۆرمان خۆمان بە پرسە زاین لە وڵاتە ئەکرێ ئەگە خۆشمان بە تەندروستی خۆمان و ژینگەی خۆمان مناڵە زەمبی چیە مناڵەکەمان زمەکەمان تووشیەوە نەخۆش بێ سپاس بۆیەوە زۆر سپاس کاک محەممەد فەرمان بەنای خۆی گەورە دەستخۆشیتان لێکەم تەڵەن یەکێکە لە هەر بابەتە جوانەکان کە بەشدار بووم لە تێگەڕای ژیانمە کە چمە دەستێنەکانەوە دەستان خۆش بێت سەرکەوتوو بن بابەتەکە زۆر جوانە بەردەوام بن من ئەمێ ئاماژە بە مادەی زەرنیخ بکەم کە لەناو لە وڵاتی چین یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین بۆقە خوڕێ ئەمیژە بێتە هۆی لەناو مەرەزەی برنجە ئەگەر بێت و ئەم بۆقە دەربێت ئەو مادە کەڕوەی سەر برنجەکە ناخوا بەمە مادەی زەرنیخ بەرزە بێتەوە لە برنجە برنجی ژەگەر بتوێ لیبنی ئەبێتە هۆی ژەهرایی بوون کاتێککە ئەبێتە هۆی ژەهرایی بوون ئەم کەسە ڕاستەوخۆ پەردەی مێشتی گەرمە بێت کە گەرم بوو ئەوەی کە ئەیبینی خەڵکی ڕێمچان زۆر تۆڕە متابعەتان ینی خەڵک بەعام تۆڕەیە یەکێکە لەو مادانەی کە سەرچاوی خۆراکیشمانە برنجانی ئەویش ئەو هۆکارەیە کە هەم لە شریعەتی ئیسلامیشا هاتووە هەم بە پێی زانستیش نابێت بۆق نە بکوژرێنە لا ببرێنە ناو هەموو ئەو مەرزە و دێراوانەیە کە هەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم کە بۆتە هۆی تێکچوونی ژینگەی هەرێمی کوردستان بوونی ئەو سفرە سەفەریەیە کە هەیە یعنی سفرەی سەفەری ئەو مادەی کە لەناو سفرەکەیە بە 100 ساڵ ئەنجە لەناو خاکە ئەتوێتەوە بە 100 ساڵ بەڵێ 100 ساڵ ئەنجە ئەتوێتەوە لەناو خاکە ئێمە ئەتوانین هۆشیارێکی ژینگەیتان ڕاگەیانەوە شتێکی زۆر جوانە من پاڵپشتیتانەکەم بە هەموو جۆرێک کە بتوان ئەم سفرێ ناڵین ڕابگیرێ ئەتوانین کەم بکرێتەوە وەرزائیدەن هۆکارێکی تریشەیە من لە ناشنال جیۆگرافیک دانیشتم بە دیاریەوە فریان نەکەوتم ئەگنا لینکەکەم بۆ هەیەیان کە باسی ئاوی ژێرزەوی هەرێمی کوردستانەکە ناسا توێژنەی کرد لەسەر هەرێمی کوردستان لە سا 54 ئاوی ژێرزەوی هەرێمی کوردستان بەکار هاتووە بە هۆکاری نایاسایی هەموو کۆڵانێ با بەو نەسە بڵین بەتر دەرهاتوە ئاوەکەی بڵین بیر لێدراوە بۆ بەرپرسە بۆ کۆڵانە بۆ هەرچیەکە زائیدەن ئەمڕۆ سێری ئامارێکم کرد لە هەولێر کە زۆر ترسناکە لە قوڵایی 502 مەتر بیر ئاوی لێ هاتووە 502 مەتر یعنی ئەمە یەکێکە لە هەر ئامارە ترسناکەکان لە هەرێمی کوردستانە بۆیە من پێی پرسیارەکەم ئەوەیە بکرێتە بابەتێکی ژینگەیی بکرێتە بابەتێک لە زانکۆی سلێمانی دەستی لەسەر بخوێنرێ لە بەشی زانستە مرۆڤایەتیەکان و زائیدەن لە شەنگەهای هەتا تەمەنی 6 ساڵی هیچ بابەتێکی زانستی ناخوێندرێت تەنها بابەتی ئەخلاقی فەلسەفە و زائیدەن ئەتەکێتی قسەکردن و فەلسەفە و دۆستی ژینگە مناڵ ئەگەر بتوێ پەروەردەی بکەی نابێ کەمجار بەخێویکەی ئەبێ کەمجار بکەی بە دۆستی ژینگە بۆ ئەوەی ژینگە بپارێزێ ئەگەر ئەمە بکرێتە بەرنامەی ئەو کارەتانەوە من بە هەموو جۆرە پاڵپشتیتانەکەم مادی بێ معنەوی بێ هۆڵ بێ سیمینەر بێ کۆنگرێ بێ من لە خزمەتانە بەردەوام بن دەستان خۆش دەستان خۆش بێت بابەتی باش فرایە ڕوو لە هەردوو بەشەکەیدا من چەند خاڵێک بەسەری ئێڵێم و ئەو خاڵانەش ئەبێتەوە پرسیار بۆ ئێوە کە ئێوە ژڕی خۆتان بدەنە سەری
بڕای من یەک لە سەبەکان بەڕێزت باسی کا خالی مەسەلەی گۆڕانکاری ژینگەیە دیار دەجیاوازیەکان کەشوهەوای بڕوای من وایە دیار دەجیاوازەکانی ناو سروشت خۆی لە دێرینترین مێژوی مرۆڤایەتیەوانێ هەتا ئێستا هیچێکە لە هۆکارەکان بەڵام وەکو بەڕێزت باسی دێمە سەر خاڵی دووەمیان کە ئەویان لە قودرەتی ئێمومانان ڕەنگە لەم مەرحەلەیە و بەتایبەتیش لە کۆڕێکی وایە نتوانین دانیشتن توێژینەوەی گەورە و ورد و دەخی قسە لەسەرەوە بکەین کە دیار لە سروشتیە زۆر باوەکان لە ناو کۆمەلگای مرۆڤایەتیە لە بۆی زەویە چۆن کاریگەری هەبووە لەسەرەوە کە بۆ خۆی تەبیعەتە بەشێکە لە تەبیعەت نتوانین لێرە قسەی لێ بکەین بەڵام ئەوەی دوو هەمیان کە ناڕاستەخۆی بەڕێز باسی کە مرۆڤە من پێم وایە مرۆڤ نییە من پێم وایە مرۆڤی تەماحکارە من پێم وایە طبقاتی تەماحکارە کە جۆرێک لە مۆدێلی حکومڕانیان لە دنیای هێناوەتە بەرهەم جەنگ دروستەکەن زۆرترین داهاتەیەنن بۆ وێرانکردنی خاک ئەمە ئێستای بینی ڕوسیای سەرمایهداری لەگەڵ ئۆکرانیا لەگەڵ ناتۆ شەڕەکەن دوو دەوڵەتی سەرمایهداری دژبێت چ کاولکاریەکیان هێناوەت بێشە ئەزانن 750,000 کەس لە ماوەی یەک ساڵە لە یەمەن تووشی نەخۆشی کولێرا بوو لە کاتی جەنگەکە چەند ساڵە لەمەوە بێت جا بزانە بێ ژینگەکەی چی لێ هاتوێت ئەبێ ژینگەکەی بەرۆ جەنگ یەکێکە لە سیماکانی سیستەمی سەرمایهداری ئێستا ئەم مۆدێلە لە حکومڕانی لە دنیاە ئێستا مرۆڤایەتی لە جیهانێکی نەعادی لاژی چۆن ژینگە کۆمەڵایەتی و سیاسەکەیان تێگاوە ژینگە سروشتەکەشیان پێش ئەم ژینگانە تێگاوە بە بۆمبی ئەتۆمی بە چەکەکانیان بە هەموو ئەمانەی کەیە ئەمە یەکێکە لە سەبەکان پێم وایە ئەبێ ئێوەش وەڵام بنەوە ئایا ئەمە یەکێک نییە لە هۆکارە سەرەکیەکانی یعنی ئەم سیستەمیکە لە جیهانایە و هەرێمی کوردستان دێمەسەری هەندێک داتای باش لەسەر جیهان باسکە بەس لە کوردستان داتامان کەمە هۆکارەکە شێوەیە کە لێرە مؤسسات نییە سەحافەی ئازاد نییە حتا خەڵکی بەتواناوە کادیمی لەم بوارانەش ناکات بەڵام من بە حکمی کارەکەم کۆمەڵەشتم دەستکەوتووە کەسێک تەلەفۆنی بۆ کردم وتی هاوڕێ تۆ لە تەلەفۆن زۆر باسی خراپی و ڕەوشی کارەکەی ژینگەی کار کە بە شەو کرێکار نابێشکا وتی وەرە بۆ بناری گۆیژە کە چون بۆ بناری گۆیژە سەیرەکەم شۆفڵەکان بە شەو گردەکار ڕوخێن بۆی خەڵک نەبینێ لەوە تێگەیشتم جارەوە هیچ ئەرکێکی قورس بۆ کرێکار دروستەکە کاری شەو کارێکی قورسە سیم کرد شاخەکەی وردە دووسێ شاخ جارێک دوو شاخەر نەماوە دیارەشی هیچ کۆمپانیایەکە ئەمە سنوبەرەکانی ڕێگەی تاسوڵجە ئەگەر ئەو حەڵمەتە گەورەیە نەکرایە وازح بوو کەچی بەسەر هاو ئەم مۆدێلە لە حکومڕانی ئێستا سنستان بۆ خاڵە ڕاکێشم ئەگەر بتانەوە کەمپین بکەن یا ئیش بکەن ئەبێ لەسەر ئاسی یاساش قسەکەن پەرلەمانی کوردستان بەر لە 4 مانگ لەمەوە پێش یاسایەکی خستووەتە ڕوو خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە یاسای ڕێگەدان بە زەوی کشتتوکاڵی بۆ پیشەسازی ئەم پەرلەمانە ئەم حکوومەتە ئەوێ یاسایە دەرکە ڕێگا بات زەوی کشتتوکاڵی تەمە لەسە بەبێ یاسا ئەکرێ لەبەرەوەی هەمومان نەزانین ئێستا لە کوردستان چەند سیاست زاڵە بەسەر قانونە سیاست زاڵە بەسەر حتا نەریتە لە ناو سیاستشا تەماحکاری کۆمپانیەکان بابەتی هەفتەی داهاتووم تایبەتە بەم خاڵە کە باز لەوەکەم هەرێمێک لە کۆمپانیا ئیتر لە کۆمپانەکە بۆ یەکێکی لەو مەسەلانی کە ئاماژی پێدەم ئەو شێوازەیە زۆر سپاس سپاسی کەمپینی خاکەکەم و دەستخۆشم لە کارایی شاتوخانەکەم بەرحاڵ باسێکی باشیان پێشکەش کرد بەڵام بەڕاستی ئەو بەشێک لایەنێکی باسی مەوزوعەکەیان کرد بەڵام ئەوەی کە ئەسڵ بوو نەچوونە سەری بەڕاستی ئەوەی کە مارکس دەڵێ ئەوێ سەرمایهداری ڕەحم بە دوو شت ناکات نە بە ژینگە نە بە هێزی کار ئەمە واقعەتێکە کە بەڕاستی ئەوەی کە سەرسەر کرێکارێکەکەی کاتێک کە ناتوانێت ژێوی ژیانی خۆی بکە ئەوە ناتوانێت لە ژینگە ئاوڕ لە ژینگە بات وەکو پێویست لەبەرەوەی وەسی ئیمکاناتی ماجەکەی ئەمەیە و من بەڕاستی بۆی زۆر کاتانیان نەگرم بۆی من داوا دەکەم لە کەمپینی خاک و لە خاوە سەوزەکان بەڕاستی دەبێت دوو شت جیاوازە یەکێک لەوانەیە کە ئێمە ڕێکخراوێکی ئیسلاحی و چاکسازین ئەمانوێت لە ڕێی چاکسازی و ژینگە شاکەین یا ڕێکخراوێکی ڕادیکاڵین دەمانوێت واقعەن ئەم لە بەرامبەر ئەم سیستەما بۆستینەوە چون کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە بەرامبەر ئەم نەعادلانە ئەوەستنەوە و یەکێک لەو شتانەی بەڕاستی کاتێک کە ژینگە پارێزێک دەیەوێت داوای مەتاڵەبە بکە وەکو کرێکارێک وایە لێکی ئایارە
کۆمەڵە لایحە بە دەسەڵات یا ژنان لە ڕۆژی هەشتی ماسا لایحەی بن بە دەسەڵات قسەکە لەسەر ئەمەیە ئێمە بەڕاستی دەبێ ئەم ڕێکخراوە سەوزانە ڕێکخراوێکی ڕادیکاڵ بخوایان لەگەڵ بزوتنەوەی سۆشوالیستی و بزوتنەوەی کرێکاریە هاوتەری بکەن بەڕاستی ئەمە تەنها ڕێگەیەکە دەتوانن ئاڵۆگۆم دروستکەن لەم وەزارەتە نەعەدالەتێکە بەسەر ژینگەی ژیانە هێنانە ئەو دێڕە سەرمایه‌داری ئەوەی کە بینین تەمەحبازە دەوێت بە کەمترین سەرفیات سەرفکە و باشترین قازانج بکە هەر ئەمەش ئەوەی کە ژینگەی دنیای تێگاوە بەعدێکی جیهانیە ڕزناخۆی نییە و ئەوەی گەڕێتەوە بە سەبارەت بە کوردستانیشەوە بەڕاستی ئەوەیە کە ئێمە ئەم ڕێکخراوە بێت واقعیان لە دژی ئەم دەسەڵاتانە بۆستنەوە و ڕادیکاڵ بن و قسە لەسەرەوە کە نیای من یەکشت بۆی نمەوە خۆی من لە مناسبەتێکە گەنجێکم بینی وتی من ئێستا کار نۆزادوم دەچمەوە بۆ حدودی ئێران من لەوێ حرس حدودم بە مەبلەغی قایە بەڵام تەحەدا دەکەم هیچ هەنگاوانێک لەم کوردستانە بەقی من هەنگاوان بێت و ئێستا لە حدودەکەی خۆم چەکدارم ئەم دەسەڵاتە چەکدا زۆر دەکات یعنی نایەت ژینگە بایم دروستکە نایەت قسە لەسەر ئەمە بکات یعنی قسەکەم ئەینەکەم لەسەر ئەوەی بەڕاستی وەڵا قسە زۆر هەبوو بەر حەڵداری کاتەکەی نییە من دەستخۆشتان دەکەم زۆر سوپاس بۆ بەرگاریتان کاتدارەوان طبعا من ڕاستەوە خۆش من بابەتەکەەوە بۆ دەوڵەمەکردنی کە بابەتەکەی باس کرد هەر ئەم ساڵ ئەگەر دێتەمانیا بێ بەفێکی زۆر باری بەڵام بەداخەوە یعنی ئەو ئامارەی کە من بیرم لێکردەوە و کار لەسەر کرد زۆر مەترسیدارتر بوو لە ساڵانی ڕابردوو لەبەرەوەی ئێمە سوود لە بەفرەکەمان نەبینی هەتا بگرە زیانیشمان پێگەیان چۆنی ساڵانی ڕابردوو خانەکان گڵ بوو بەڵام سیر دەکرد کاتێک کە بەفرەباری بۆ نە بەفرەکەمان ماڵیە چۆ سەر خاکەکە و دواتر ئاوەکەی هەڵەمژی بەڵام ئێستا ئەم ساڵ بینیم بەفرەکە بە ئاوی بەلوعایان توانەوە ئاوی دووکان 80 سانتیم بەرز بووە کاتێک کە بەفرباری بارانباری بەڵام ئاوی دەربەنی خان لە هەمان کاتا 2 مەتر بەرز بوویەوە هۆکارگەشی چی بوو هۆکاری ئەو ئاوە بوو کە بە فیڕۆمانیا ئەمە یەک دووهەمین ئێمە لەناو 3 زۆنە ئاژین زۆنی یەکەم کۆمەلگایە زۆنی دووهەم حکومەتە زۆنی سێهەم قەومە عەشایەرەکەی کە بەزاڵە بەسەر هەر هەموو شتەکانە ئەمەش بەڕاستی زۆر مەترسێکی گەورەیە و من لەم هەفتەیە تووشی گەورەترین کێشە بووم بۆی چیەوە بۆی کە سەردانی شوێنێکم کرد بەڵام لە هەمان کاتا کۆمەڵێک درەختی زۆر بڕابەوە قەتڵ عام کرابوو وێنەم کرد و دام بەزان لە سۆشیال میدیایە کە دام بەزان خەریک بتەقێتەوە بەڵام چۆن بڵێن خەڵکی لادێگا هەمویان پێیان زانیم وە هەڕەشەی کوشتن کراوتە سەر ناچار وازم لێیەنە بۆی چیەوە بەهۆی ئەوەی کە خۆمژیان پارێزراو بوو لەلایەن ئاسایشەوە بەڵام بەهۆی حکومە عەشایەرەکەیەوە کە زاڵە بەسەر ئەویشە ژیان مەکەوێت لە مەترسیەوە ناچار واز بێنن بێتەوە بۆیە ئەگەر بتوانین ئێمە کار لەسەرەوە بکەین گرنگی بە خەڵکی ناوچەی دیەکان بین چواردەوری دیەکان ووایان لێ بکەین پیشەیان بۆ دروستکەین کار نەکەن لەسەر ئەوەی کە بۆ منە بژێوی ژیانیان لەسەر داهاتی بڕینەوەی درەخت بێت ئەمە لێرەوە ئەکات کە ئەو کەسە کە ئیشی هەبێت زیاتر گرنگی بە ئەوە نییە بچێت درەختەکان بفرێتەوە ژینگەیەکی باشترمان هەبێت و دەستان خۆشت من نامێت زیاتر کار بکەین دەستەکانە خۆش بێ کاکسەرخەڵ دەستان خۆش بێ سوپاس میشتە بە کورتی دەکانوێت چەند تەڕوانیەک بەڕاستی بەم مدەی 2 ساڵەکان شتە ساڵی بۆ لەرێمی کوردستان کە دەبات دوو تێڕوانی ڕاست بینەوە یەکەمیان ئەوەیە ئێمە نەگەیشتوینێتە وشکە ساڵی تاوە ئەمەش بەحکومی پسپۆڕەکە لە ئاو چالاکەوانی ژینگەیشین نەگەیشتوینێتە وشکە ساڵی تاوە وشکە ساڵی نیمچەیە لە ئێستا بەپێی SPI ستانداردی لە یەکە ینی پلەیەکی ڕووکەشە بەتایبەت لە گەرمیان بەنسبەت کشت و کاڵەکەەوە بەڵێ وشکە ساڵێ بەڵام وەکو لایەنە جیۆلۆجی و مەناخی و لایەنەکانی تر بە شێوازێکی ئەلمی وشکە ساڵی نیمچەیە بۆیە ئێمە ئێستا ئەگەر بەم نیمچەیە لە مەترسیابین ئەگەر بچینە پێریۆدێکی دوور و درێژ و وشکە ساڵی تاوە ئەو کاتە چ مەترسیەکمان لەسەر دروستە ئێمە بێ هەڵوێستە لەسەر ئەو خاڵە بکەین خاڵێکی تر سەرچاوەکانمان تەواو بیز نەبوون بەڕاستی سەرچاوەکانمان بەتایبەتی ئاوی ژێرزەوی زۆر پاکن شیاون بۆ خواردنەوە بە شێوەیەکی گشتی باسەکەین ئەمما لەوانەیە لە هەندێک ناوچە مثلا موادی ئاژەڵی لەو ناوچەیە پڕدراوە تەنیش بیرێک و سەحبەگری ئاوەکە نسبەیەک زیادی کردووە ئەویان شتێکی ترە بەڵام سەرچاوەکانمان سەر زەوی و ژێر زەوی بە شێوازێکی گشتی پاکە و تێڕوانینێکی ترم ئێمە ئەبێ هەنگاوەکانمان جەماعی بێت واتە کۆمن ئەکشن بن لەبەر ئەوەی ئێمە یەکەم عاملی خارجیمان هەیە عاملی داخلیمان هەیە ئەوەی کە هاوڕ عوسمانش باسی کرد بەڕاستی ئێمە هەندێک فاکت هەیە لەدەست ئێمەیان نییە بەتایبەتی هۆکارە خارجیەکان نێو دەوڵەتەکان گلۆبەل وارمینگ کلایمێت ئەکشن ئێمە ناتوانین ڕاستەوخۆ بچینە ناوێ بەڵام لەسەر ئاسی کوردستان و میدڵ ئیست ئێمە ئەتوانین کاری تەواو بکەین
کاری لەسەر جەمعی بکەین هەنگاوی باش بنین بۆ ئەوەی ئەم نیمچە پیسبوون و نیمچە وشکە ساڵی و ژینگەی هەمانە ئێمە بتوانین لە ئاستی ستانداردی ئەو وڵاتانی کە بەناو پێشکەوتن بەڵام نەیانتوانێت کاریگەری ژینگەیان لەسەر وڵاتانی دەوروبەری بێت ئێمە لەسەر میدڵ ئیستەمان بێت. سوپاس. دەستی هەملا خۆش ڕاستی من ڕەخمی کۆمەڵە ڕاڵێن مؤشری خراپ نیشان بدێ بەس ڕاستیە لە بابەتی ئەمە کوردستان و لە ئاستی دنیاشە هەنگاو بە هەنگاو هەست بە دروستبوونی حرەکەیەکی جەماوەری بزافێکی کۆمەڵایەتی لەناو گەنجان ژنان و پیاوان جەکەی لە ڕاستیە بۆ ڕوبەڕووبوونەوەی پیسبوون و تێکچووی ژینگە پێم وایە ئەمە خاڵێکی گرینگە هێزێکی لە ئەم زافە دەبێتە هێزێک بۆ گۆڕانکاری سیاسی کۆمەڵایەتی. خاڵی دووە لە ڕاستیە بابەتی پیسبوونی ژینگە ڕەخمی ئەو خاڵی جامیانی کە برادران و لە بەشداروان باسییان کرد زوولێکی فکری فەلسەفی هەیە. لە 1844ەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ مەخطوطاتی اقتصادی و فەلسەفی مارکس باز لە اختلاف لە عەنە تەبیعەت دەکات لە ڕاستیە. نابوونی ئینسان لە سروشدا یەکێکە لەو بنەمایانی کە نزیکەی پێش 200 ساڵ لە ناو بیرمەندانی جۆراوجۆر بە شکلی جۆراوجۆر باس کراوە ڕاستیە. جەوەرەکەی چییە؟ جەوەرەکەی ئەوەیە کە تەبیعەتی سیستەمی سەرمایەداری تەبیعەتێکە شوناسەکەی بە نەتیجە پێویستی بە بنەماکانی بەرهەمهێنان بۆ پێویستی خەڵک نییە لە ڕاستی و پێویستی ناپێویست دەگۆڕێ بۆ پێویست. باز لە سفرەی سەفەری کرا بنەمای دابینکردنی سفرەی سەفەری بۆ ئەوە نییە خەڵک بە ئاسانی دەستی بکەوێ و نانی تیا بخە و پاک و پاخش بێت بۆ ئەوەیە زۆرترین سفرەی دائیم نەمینێت بۆی زۆرترین ئینسان بکاتە کائینێکی بەکاربەر و مستهلک لە تەلەڤیزیۆنەوە لە هەموو ئامێرەکانەوە بگرا لە ماوەیەکی کاتی ئیشەکە دوای ئەوە بیگۆڕێت. تەنها لە وڵاتی خۆمان هەیە بۆ وڵاتێکی سەرمایەداری وەک کەنەدا شتیوانی بەڕاست ئەمە بۆ وڵاتانی جیهانی وڵاتانی تازە پێگەیشتووە ڕاستیە ئێستا ئەمە زۆر لە ئاسە جیهانیەکەی ئەوەی کە زۆرترین ژینگە پیس دەکا بریتە لە شەڕ وەکوەی هەڕۆ باسی کرد و هەروە بریتە لە کۆمپانیا گەورەکان کە هەموو زەوی و هەموو شوێنەکان بە کەمترین تێچوو بەرهەم دێنن. بۆ من پێم ئەم حرەکەیە ئەگەر ئەمڕۆ باز لە زووری فکری فەلسەفیش نەکە بەڵام بەمانەی ئەوە نییە کارەکانی لە ڕاستیە گرین نەبێت. من پێم وایە هەنگاو بە هەنگاو دەڕوا بۆ ئاستەوە کاریگەریە بێ بۆیە لە قسەکردن لەسەر سفرەی سەفەریەوە بۆ هەموو بابەتەکانی تر کە ڕۆژانە ئێمە لەم سیەکەی من پێم وایە خەڵکی زۆر سپاس بۆ هاوڕێنە بە تایبەتی کارکاری کە من ئاگاداری جوودە فەرهادێکیم بەڕاستیکردن پێناوەیەوە ئەو کتێبە نایابانشی کە مسافرێکی خوێنەوە لەسەر مەسەلەی ئاو ئەوانە زۆر جێگای تەقویل بەڕاستی بە ئومێدم کە نمونەی وەکو خۆی زۆر بێەوە هەوڵات کە ئیشی ئەنی بە تایبەتی لە پێگەیاندنی کۆمەڵێک خەڵکی وەکو خۆی کە توێژە بن و بەخەمی ئەم پرسۆبن زۆر گرنگە ئەو هاوڕێی بەڕاستیەکەم جارە ببین و ئەگەم لە کەمپینەکەشیان نەبە ئومێدم کە ئیشی ئەوانش گەورە بێت. پێم وابێ هەر قسەکردنێک لەسەر پرسی ژینگە ئەوەی کە ئێمە بۆ بەهوێ بینەوە لە مەترسە ژینگەیەکان بەبێ گەڕانەوە بۆ چیرۆکی بۆ دێرنەتی نقسێ ئەو کەشی دەرەچێت ئەدێ بگەڕێنەوە بۆ دیکار و بگەڕێن بۆ فەلسەفەی پۆزیتیڤیزم ئەوەی کە ئینسان سەرداری زەویە سەرداری گەربوونە هەر شتێکی بێ ئەتوانێت بیکات. دیکار دەشێن کاوتی تەنانەت خوش ئەگەر نێتە ژێر نەشتەرەکەمە و کوێکاری بۆ نەکەم باوەڕی پێ ناکەم لەوێەوە فەلسەفەیەک سەری هەڵا بەوەی کە ئینسان ئەتوانێت هەموو شتێک بێنێتە ژێر دەشت و مامەڵەی تیمساحێک لەگەڵ مارێک لەگەڵ هەر شتێک بە هەمان مێتۆدکرا ئینسان برای سەر و کائینەکانی کەەوە ئەم ڕێگی یانی ڕێگێکی دینی پێ بە تایبەتی لە دینە ئیبراهیمیەکانە خوێندنەوەی لەم بابەتە ئەکرێت چەند من بۆ ماگاداری دینە ئیبراهیمیەکانە پێم وایە ئەکرێت بە تایبەتی لە قورئانە پێ خوێندنەوەی زدی ئەمە بکرێت تایبەتی کە لە قورئان ئاماژە بۆ هەیە کە ئێوەش بەشێک لەو ئیکۆسیستمی کە هەیە بەشێک لەو حیوانات و لەو ئاژەڵەی کە لە سەرزەوە بۆیە بە بێگەڕانەوە بۆ ئەم ڕخنەکردنی ئەم فەلسەفەیە ممکن یەک بتوانین قسەی زۆر بەهادار لەسەر مەسەلەی بە تایبەتی ژین تێکدانی ژینگە و کەش و ئەو گۆڕانە کەشەوەی کە بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە سەری هەڵداوە. بۆ ئێمەی کورد مەسەلەی ژینگە و مەسەلەی ئاو بە تایبەتی مەسەلەیەکی تەنیا ژینگەی نییە مەسەلەیەکی سیاسیە پیاوێکێ بە ناوی ئەردینگ ڤۆڵکڤۆر کە سیاسەتکارێکی نەبیجە مامۆستا ناسێ کتێبێکی هەیە لەسەر کورد باز لەو کات کە چۆن لە باکووری کوردستان مەسەلەی ئاو بۆ جینۆساید
بەکارهێنرێ واز هەمومان ئاگاداری ڕوبەڕووبوونەی ئەم مەسەلە بۆ ئێمە ڕوبەڕوو یعنی کێشەیەکی پێکەوەیە بێ کورد لەسەر ئەم مەسەلەیە ڕێکبی بەتایبەتی و دابووبوونی کە ئێستا هەیە و بەتایبەتیش لە نێوان پارتی و پەکەکە زۆر زیان بەم مەسەلەیە ئەگەێنێ بۆی مەبێ ئاگاداری لەمە هاوبەندێک دروستکەی مەسەلە قەومیەکە بخەینە سەر و مەسەلەکانی دیکەوە بەتایبەتی سووریا تۆزێ ئەم شەڕە لی تێگا جیناحسابی خۆی کرد وەس ئێمە وەکو کورد ئەوەی کە تووشە لە پرۆسێسی یا ئەو پرۆژی بەنداوەکانە کە بەگات ناسراوە ئەیکە ئێمە زۆر زیانی دەکەین لە مەسەلەی یەک مەسەلەی تر هەیە بە سەبارەت بە خۆری ئەنی ئەبێ نەقدکردن لە مۆدێرنەتی ببەستینەوە بە نەقدکردنی لە یەکێک لە دەرەنجامەکانی مۆدێرنەتی کە بەرخۆریە باکلافسمن باز لەوە کات کە مەسەلەی گەشەپێدانی ئابووری لەگەڵ تێکدانی ژینیا ڕاستەوانە دێتەوە حتا ئێمە گەشەپێدانی ئابووری زیاد بکەین تێکدانی ژینگە زیاترەوە ئەو باز لەوە کاڵێ ئەو وڵاتانەی هەژارن ئەبێ وازیانە بێنی گەشەپێدانی خوان بکەن بەس وڵاتە زۆر گەشە سندەکانە بێ وردە و دەگەشە سندن خاو بکەنەوە منطقی تیانی هاوڵاتێکی دانیمارکی لە ساڵەکە 6 سەفەرەکە بێ 6 سەفەرکە بێ کەمی بکاتەوە چکە هەموو خۆت زانانی هەموو سەفەرکردنێک هەموو جارێکەوە چی کاربۆن فرایەتە زەپۆشەوە و ئەوانەوە وێرانیەکە هەر ئەڤۆکادۆ کە دوێنێ سێدی کۆمنتێرەکەم کرد لەسەر شەڕی ئەڤۆکادۆ سوەر بەس لە شەڕی ئەڤۆکادۆکە هەر ئەڤۆکادۆک منوتۆی خۆی بۆ نمونە ئەو ئەڤۆکادۆی کە لێرە ئێمە سەرفیەکەی منطقێکی گەورە لە چیلی کە ناوی پیتۆرکایە بێ ئاوەکە خەڵکانێکن ئاویانی بیخۆن بۆ لەبەری دوو ڕووباریان هەیە ڕووبارەکان بەکارهێنرێ بۆ دارستانی ئەڤۆکادۆکە بۆی منوتۆ بیخۆی بە هەمان شێوە لە کۆمپانیەکانی کۆکاکۆلا کە لە هندستان بۆی هەر کیلۆ ئەڤۆکادۆ کە تۆی کڕی سێڕۆبعێکی فڕێی لەولا لەسەر خەڵکی ترەکەوێت ئاخی تێبینی کە ئێڵم مەسلەی هەرێمی کوردستان و سیاسەتی ئاوە ئێمە وەک هەرێمی کوردستان لە سیاسەتی ئاوە یاریکەرێکی بچووکی ناڵم بەتوانانی بەشی خۆمان توانامان هەیە بەڵام بۆ ڕوبەڕووبوونەوەی زەبەلاحێکی وەکو تورکیا وەکو ئێران ئێمە پێویستمان بە ناوەندێکە کە عێراقە پێویست هەمومان لەگەڵ ئەوانی کە سەربەخۆ بین دەوڵەتمانەوە یعنی هەموو هیچ کوردێک نییە باوەڕ ناکردین بەس مەسەلەکە لەسەر تاکتیک ئێمە عێراقمان زۆر داوەشانەوە یعنی ئێمە یەکێکی لەوانی کە ڕۆڵمان هەیە لەوەی کە عێراق زیاتر وێراکەین قەناعەتمان وایە بێت تۆزێ سەخت بجێڕینەوە بۆ ناوەند بە ڕەچاوکردنی دەستوری عێراق کە ڕێگەی یاوە بە فیدراڵی بۆ ئەوەی لە شەڕی ئاوە تۆزێ سەختمان هەبێت بۆی قەناعەتم وایە ئەبێ لەو بوارەی تۆزێ عەقلانە خۆش بێت کاک یاسین کاک هێمن فەرمووی دەستان خۆش بۆ بەرنامەکە ڕاستی پرسیارمەیە پرسیارێکم بۆ دکتۆرە و پرسیارێکیان بۆ کاکخالید پرسیارەکەم بۆ دکتۆرە ئەوەیە باسی لایەنێکی نەکرد ئەویش بەکارهێنانی لە ڕادەبەدەر سامانەستنی شتەکان و زیاد دەرهێنانی نەوت یاخود بڕینەوەی شاخەکان بۆ دروستکردنی ئاسن و پلاستیک بۆچی باسی ئەو بابەتستان نەکرد و ئایا کاریگەری ئەو بابەتە چییە بۆ کاکخالید پرسیارەکەم ئەوەیە ئەو زبڵ و خاشاکەی کە لەو دەشتا هەمووی ئەکردە ژێر زەویەوە بەچی باسی ئەوانە کرد ئەی کاریگەری ئەو چی زۆر سوپاس کاک هێمن بۆ پرسیارەکانە نازل خان بفەرموون لە ڕاستی ئەوش وتەیەکێ زۆر بەناوبانە ڕۆبەرت ویلسنە کە ئەڵێت گەورەترین خەتەر لەسەرم هەسارەیە ئەوەیە کە ئێمە وا بیر بکەینەوە کە یەکێکی تر ئەم هەسارەیەمان بۆ ڕزگارەکە لەبەر ئەوە شتێکی تریش هەیە کاڵێ in globally and act locally. واتە گەردونیانە بیر بکەرەوە بەڵام کردارانە لە ناوچەیانە بیکە. ئەوەی کە جەنابتان باستان کرد بەڕاستی وەکو وایە ئێمە کورد لەم شوێنەیە کە ئەژین خەڵکانێکی زۆر بێدەسەڵاتی نەتوانین هیچ بکەین. بڕۆ لە 360 شاری جوان ئاوا بخولێرەوە بە دەوری ئەم شارەیە حەقە سلێمانی ناونێن شارە کۆنکرێتیەکە. یعنی ئێمە ئەتوانین بەلایەنی کەمەوە ژینگەی سلێمانی پۆزە ساڵسکەین کە نەمان کردووە. بەلایەنی کەمەوە ئێمە توانین سیستمێکی ریسایکلینمان هەبێت کە نەمان کردووە. بەلایەنی کەمەوە ئێمە ئەتوانین تانجەرۆ پاکەینەوە کە نەمان کردووە. و هەمووشی شتێکی زۆر کەمی تێکەچێت. باوەڕتان بێ نەبوونی ئەم ئیرادەیە وای کردووە کە ئێمە بە بەردەوامی ئەوەی کاکە یاسین وتی بەشێکی زۆری ئەو شتانی هاوڕێیان وتیان ئەمە لەسەر ئاستی فکری و فەلسەفی و سیاسی قسەی زۆر هەڵەگرێت. بەڵام ئایا بەڕێستان باسی ئەو کامپینەکان کرد. مثلا کاتێک تۆ تەقریب بە بەشێ لە کامپینێ بۆچی ئەبێ کابرا لە بەڵیتاریاوە بێت بگەڕێنێ بۆ ئێوە گروپێکتان کە ئەڵێن ڕێکخراوی ژینگەیمان زۆرە بۆ ئێمە لە کوردستانە ناتوانین گروپێ دروستکەین تەکنیلی ئەوان بین بۆ لە ئەفریقایە ناتوانین گروپێ دروستکەین ناسخان زۆر سپاس کاک ئالان زۆر بەکوتی دەست خوشتان لێ بکەم وەڵامی سێ قاڵان ویستم باسی کەم
دوانێک کاکێتی دەستخۆشی لێوەکەم تەنیا لەسەر گواستنەوەی نەوتیش ئەو پرسیارەوە باسی گواستنەوەی نەوتەکەین کێشەیەکی زۆرمان هەیە لە کاتی ڕووداوەکانە سێرەکەی هەموو ئەوانە ئەبێتەوە دووبارە بێتە کێشە بۆ ئاو بۆ دار بۆ ژینگە و بەرهەمە نەوتەکان ئەو هەموو هەر دەرهێنانی نەوت لەسەر قسەی شابولخان ئەبێتە بۆی کەمبوونی مادە ئۆرگانیکیەکان لە زەویە و دوای ئەوە هێواشەوە چەند سەد ساڵێکە ڕوات یاخود بڵێن بڵێ چەند ساڵێکە ڕوا بێتە بۆی کەمبوونەوەی بۆ لە درەختێک پێویستی بە مادێکی ئۆرگانیکیە لە زەویەکەیە هەرچەنە ئاویشی بێ هەرچەنە هاوکە ئەو خاکە ئەمرێ کە ئەمەشە بەس نوردار بکرێ لەلایەن حکوومەتەوە شاڵە نەوتیەک بۆ نمونە گرنگە لە ئێستاە و کامەی هەڵبگیرێ بۆ چەند ساڵێکی ئایندا پێم وا بێ کامەران خۆشنا و کەسێک لەو تێژینەوەیکی زۆر گەورەی کرد لە کەنەدا هاتەوە هەر لە ڕۆمانێکا تازە کوڕێکی گەنج هەر لە باری کیمیان نووسیوێتی باس لەوە کە حکوومەت تەنانەت دەستی هەبوو بە پرسیاریشە لەسەرەوەی کە بە تەواوەتی قسەی ئەو کابرا ئەو توێژینەوەی کە ئەو کردوێتی گوێیان لێنەگرتووە ئێستا ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە بەشێکی لە دەرهێنانی نەوتە هەرە خاڵەوە هەیە و خاڵەکانی تر هەمووی باسکرا دەستا خۆش دەست خۆش بێت ئێمە لەبەرەوەی پانەڵێکی کەمان ماوە و بە جدی کاتی ئەو پانێڵە و بەڕێزانی کەمان زۆر خوارد دکتۆر بەڕێزان زۆر بە کورتنی خولەکە هەیە بفەرمون زۆر سپاسانەکەم سپاسی هەموو ئامادەوانەکەم بە تایبەتیش و بەڕێزان مامۆستا شابوون لەگەڵ کاکالی کەوتو و ڕاگەیانکە گوێم لێبووە ڕۆژنامەنووس بەڕاستی ئەوە زۆر جێ خۆشحاڵیە کە ڕۆژنامە نووسی تایبەت بە ژینگەمان هەبێ من زۆر بەڕاستی دەستخۆشی لێ یەکەم لێرەوە ببوورە من خۆم نەناسان لەبەرەوەی بەڕێستان زۆربەتان وابزانم ئاشنایمان هەیە دکتۆرە ڕێزان پسپۆڕیم لە ژینگە و پیسبوون دکتۆرام هەیە لە زانکۆی سلێمانی طبعا ئێمە پێشتر کە باسی ژینگەمە کردووە من ماستەرم لە ژینگەیە وەختە ئێشتا ماستەرمانە بوو زۆر کەسەی و ژینگە چیە نێزانی بەڵام ئێستا بەڕاستی جێی خۆشحاڵیە و فەخر و شانازیەکە ئەم هەموو کۆڕ و کۆبوونەوەی ئەکرێ و بەداخیشەوە کە ئێمە وەزارەتی ژینگەمانە بوو دوای بوو بە دەستەی ژینگە هەرچەند دەستە لە عالەما زۆر گرنگە بەڵام بەداخەوە لێرە وەرزان بۆ شێوەیە نییە من دەستخۆشیتان زۆر لێکم و زۆر سەرکەوتوو بن ئینشەڵڵا بەڵام یەک دوو ملاحەزەی بچووکم هەبوو کە من هاتم ببوورە بەڕێزیان بە خزمەتە نەگەیشتم بەس باسی مایکرۆپلاستیکی کرد کە چۆن پێپەری لەسەر بکرێ ئێمە وەکو ئەکادمیان بەڕاستی ئیژەکەین بەس ئەوەی لە دەسەڵاتی من مامۆستا سەرخێڵ دکتۆرە بەم شێوەیە ئێمە ئیشەکان ئەکەین وەکو زانستی بەڵام ئێمە لایەن تەنفیزی نین لەبەرەوە ڕێکخراوەکانی عنی بەڕاستی نابێ مگلەیەکیشم هەیە لێیان کە بەس تەنیا لە بۆنەکانە ژینگەمان بیرەکەوێتەوە ڕاگەیاندکارەکان بەس لە بۆنەکانە ژینگەیان بیرەکەێت کە ئەبێ ئەمە بەردەوام بێت زۆر سپاس دواتر ئەو جانگیانە بکرێت زۆر شەڕوخان لە جەنابتەوە دەست پێ یەکەم یەکی سێ خولەکتان هەیە بۆ ئەوەی کە جوابی هەموو پرسیارەکان بەڵێ یەکی سێ خولەکە چونکە لە کاتی پانێڵەکەی کەمان زۆر برد بەتەسەسول ناڕۆ بەڵام پرسیارەکانم نووسیوە پرسیار مەخێنەوەی سەر بڕۆ سەرڵامەکە ئەو یاسایی کە ئەو بەڕێزە باسی کرد کە پەرلەمانی کوردستان کە قەرارە کە زەوی کشتتوکاڵی بکرێ بە زەوی سێجێبوون و پیشەسازی ئیجازەی بدرێت حەزەکەم ئەو یاسایان پێ بڵێ لەدوایە ماڵباتی دەردەچوو نەبوو یاسا پرۆژەیە ئەوە جەبەجەک نەبوو یاسا کردەوە کردویانە بەس نەبوو بە یاسا بەڕێزیان پرسیارێکی کرد نازانم بۆ من لەسەر ئەوەی کە مرۆڤ هەموو شتێکە بەڵێ ئەوە بۆ من بەڵێ بەس حەزم کردەوە بڵم کە مرۆڤ خۆی سەرچاوی کێشەکانە خۆش دەتوانێت چارەسەری بکات یعنی چونکە خۆی یەکێکە نەکیچەکە گەورەترین کاریگەری هەیە لەسەر ژینگە پرسیارێک تر ئەوە بوو کە سەرمایه‌داری گەورەترین کێشەیە کە ژینگەی وێران کردووە جەنگ سەرچاوی کێشەکانە ئەم حەملەی ئێمە ڕاستەکەی نامانوێت ئاماژە بۆ هیچ لایەنێک بین نامانوێت تەعن لە هیچ کۆمپانیایەک بین حەملەکەی ئێمە کەمپینی بۆ شارکردنەوەیە لەم ئێستاە ئێمە کەمپینەکەم لەو قۆناغەیە تەنها خستنە ڕووی کێشەکانە کە هەمومانی زانین من ڕاستەکەی بۆی نەچوومە ناو باسی و کێشە ژینگەکانی کوردستان چین بۆ چی پێویستە بکرێت هەمومان لەبەرمانە هەمومان هەتا کێلەی مە بکری بەرنامە زۆر کراوە ئێستا چمە بسەر کەناڵێک قسە بکەم بەڵێ نەبڕایەوە ئەم مۆزوع هەمومانی زانین کێشەی ئەڵمانیە کێشەی خاتمانیە کێشەی هەوامان هەیە
بەڵام ئەوەی کە ئێستا مهمە بەلای ئێمەوە لە هەموو ئەو بوارانی تیشانە کێشەشویەکان تۆڕێکردن کلی لە بۆ چارەسەرکردنی و کێشانە حملەکەی ئێستای ئێمە کە ئیشی جیان کەمپێنی خانوو پارێزە بۆ هۆشیارکردنەوەی لەو کێشانی کە هەیە کە هەمووی هایلایت کرێت هەموو کردنە بەرچاو و لە قۆناغی دووەما کە لە کوردستان ئەو کێشانی کە هەیە لە ڕووی خاکەوە چی بۆ بکرێت گرنگی کەمپێنەکە ئەوەیە بەستنەوەی کوردستان و عێراق با کەمپێنی سەرکردنەوە کە ئەتوانین ئێمە بە دەنگێکی بەرز و کاتە داوای داتا و زانیاری بکەین بەحث بکرێت بەحثی زیاتر بکرێت و لە عینی کاتە گرانتی باشش وەرگیرێ بۆ چارەسەرکردنی زۆر سپاس زۆر بە سەریعی وڵامی پرسیاری ئەو کاتێمەیەکان خاتیجا ئەو بێ سلایدەکەم حازرکی باسی بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکانی نەکرد بەڵام زۆر بە سەریعی پێیان ڕۆشتم فریانە کەوتیلاوانێ ببینیت ئەو خاڵی کە باسم کرد کە لەراوتم لە ناوچوونی خاک بە بەکارهێنانی سەرچاوە سروشتەکان بە شێوەیە کە ئەشێوێترێت توانای بیدانەوەی ئاو لە خاکەکەمێت و کارساتی سروشتی ئەکرێتەوە کێچێک لەوانە لافاوە ئێمە هەموو بەتوانە لەگەڵ زۆر سپاس بەگشتی من لە ئیشەکانی خۆمان زۆر باسی ئەوم کردووە کە زەڕورە ژینگە بگرێتە بەڕێ ناو سیستەمی پەروەردە و فێرکردنە ئەمە یەک و هەروەها بەردەوامیش ئێڵێ و دووبارەی ئەەکەمەوە ئەگەر یاسایەک هەبێت کە یاسایەکی کارا بۆ ژینگەبێ ساڵێک 2 ساڵ 3 ساڵ یاسا ئەبێ بە ئەخلاقی گشتی کە بوو بە ئەخلاقی گشتیش ئەو کاتە بێت لە بەشێک لە کەمپیوتەری بەڵێ کاک هاوڕێ عوسمان گۆڕانکاری ناو سیستەمی سروشتی خۆی هەیە بەڵام ئەم گۆڕانکاریانە کە ڕوویان داوە دەرەنجامێکی ڕاستەوخۆی چالاکی مرۆیین بە تایبەتی من هیچ خلافم نییە بەڵێ سیستەمی سەرمایهداری بەرپرسی یەکەمی ئەوەیە کە ڕوئەیە و من هەڵبەتە لێرە مەجالی ئەوم نەبوو بچمە ناو بۆردەکاریەکانەوە لە بەشی یەکەمی کتێبمان کە بە ناوی دەلایلبوونی نەخۆشی بە زمانی عەرەبی بڵاو بۆتەوە باسی ئەوم کردووە کۆلۆنیالیزم دەستپێکردنی کۆلۆنیالیزم جێهێشتنی ئەوروپا و گەیشتن بە باکووری ئەمریکا و بە ئەمریکای جنوبی و هەروەها بە ئاسیا و بە ئەفریقا ئەمە خۆی لە خۆیان تێکدانی هەنگاوی یەکەمی تێکدانی سیستەمی ژینگەی بوو ئایکۆلۆژی بوو ئەمانە باس کراوە بەڵام مەجالی ئەوە نەبوو بە تەواوەتی بچمە ناو ئەو بابەتەوە وڵای شتەکان لێ بەنسبەتی ئەو یاسایەوە ئەو پرۆژە یاساوە منیش ئەو پرۆژە یاسایە ببینم و ئامادەم لەگەڵ لەسەریان بنووسم دکتۆرە ڕێزان ڕاستە دوا کەس پرسێ بەڵام من لەگەڵ ئەویان ئەمڕۆ بەحسێکی زۆر ئەکادیمی بڵاو ئەبێتەوە لە ناو زانکۆکانە بەڵام ئەوە کاری ڕۆژنامە نووسانە کە بەحسێک ئەبێتەوە بڵاو ئەبێتەوە من دیکەمە بابەتێکی ڕۆژنامەوانی بە زمانێکی سادە بۆ خەڵکی بڵاو بکەمەوە بۆی خەڵک تێبگاس ئێمە تا ئێستا خەمە نەبێت تەنها لە کوردستانە نییە من زۆربەی زۆری ئیشەکانم لە ناو باشوور وڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە لە جەزائیرەوە تا عێراق ڕۆژنامەنووسی ژینگەیمان نییە بەداخەوەیەوە مرۆ بەڵێ کاک یاسین ئەو مەسەلەی سەروەری مرۆ تەنور بڵێم یەکەم ڕەوتی فەلسەفی فکری لە مێژووی فکر و فەلسەفەیە ئەوە برایانی سەفا بوون لە نامەکانی برایانی سەفایە تەصنیفیان کردووە ئەڵێن وجود بەم شێوەیە تەنانەت پێش داروینش کەوتون لەو فکرەیە ئەڵێن بە معدن دەست پێەکان بە کانزا دەست ئەڵێن کانزا ئاژەڵ بگورن کانزا بە بگورە نەنە ئەڵێ کانزا ڕووەک ئاژەڵ مرۆڤ مرۆڤیان خستۆتە ئەخیرەوە ئەمە هەبووە بەڵام ئەوە لاوازی کلتوری ژینگەییە کە ئاور نەدراوەتەوە لەم شتە کاکێ من ڕاستە زبر و خاشاک ئەمڕۆ لە سایەکی گازە گەرمکەرەوەکان لە کەشە لە زبر و خاشاکەوە دەرەچن بۆیە ئەبێ ئەمەش ڕۆژەیەکی زۆرە خاشاکە یەک ئاماری ڕەسمیم لایە ئوستازیان دەستانیە ئامارێکی ڕەسمیم لایە وەزارەتی شارەوانی وەزارەتی ئەوقاف کۆبوونەوەیان کرد لەسەر ژینگە لە سال 69 خۆڵ و خاشاکی هەرێمی کوردستان خواراک مەجال نییە ببورە پێم بڵێ ببورە مەجال نییە بڵێم ئەڵێ ئەزان چۆنە بەڕێزان خۆراک ئەمڕۆ خۆراک 1 کیلۆ گۆشت کە ئێمە گۆشتخۆرێکی زۆر بپەروان 1 کیلۆ گۆشت بەس ئەو معلومەی ئەخیراڵێم قفلەیە 1 کیلۆ گۆشت پێویستی بە 15,000 لیتر ئاوە بۆی بەرهەمێت جا ئێمەش هەموو ڕۆژێک تەماشاکەن
زۆر سپاس داوان لە بەڕێوەبەری پانێڵی دووەم و پانێلستانی بۆم ئەکەم کە بفەرمونە لێرە بەڕێوەبەری پانێڵی دووەم لەگەڵ